بینەرانی عزیز سڵاوتان لێ بە بەیانیتان باش خۆمان بە خۆشحاڵە زانی کە ئەم ڕۆژ بارمەتیا و کاران و با کۆمەڵێک بڕگۆ بابەتینەوە بینەوە میوانی ماڵەکانتان بۆ هیوای کاکوی پرۆگرامی ئەمڕۆمان و ئەو بابەتانی کە بۆمان ئامادەکردوون بە دڵی هەمولایەکتان بێت و جێگەی سود و ڕەزامەندی هەمولایەکتان بێت. خۆشەویستان لە پرۆگرامی ئەمڕۆماندا لەسەر سێ بابەتی سەرەکی گفتوگۆ دەکەین. یەکی لەو بابەتانی کە ئەمڕۆ بۆمان ئامادەکردوون باز لە کاری فۆتۆگرافەری دەکەین لە هەرێمی کوردستاندا. بێگومان زۆرن ئەو کەسانی کە لە ئێستادا سەرقاڵن بە کاری فۆتۆگرافریانی و کردویانە بە پیشەیەک بۆ خۆیان، بەڵام ئایا تەنها کردن بە پیشە بەسە یاخود حەز و خولیا کە وا پێویستەکە کە حەز و خولیا پێش ئەوە بێت کە بکرێتە پیشە بۆ ئەوی کە وێنەیەکی جوان یاخود ئەنجامێکی سەرکەوتوی هەبێ. بزانین ئایا وێنەگرتن یاخود فۆتۆگرتن لە نێوان ئەو کەسانی کە فۆتۆگرافەرن لەگەڵ هاوڵاتیەک یاخود کەسێکی ئاساییدا کاتێ وێنە دەگرێت جیاوازەکەی لە چیدایە؟ بوونی شارەزایی لە تەکنیک و لە دۆزینەوەی لۆکیشنە تا چەند گرنگی و یا تا چەند ڕۆڵی هەیە لە وێنەکەدا یاخود لە ئەنجامەکەیدا لە سەرکەوتنی کارەکەدا بە شێوەیەکی گشتی. ئەمە لە لایەک و لە لایەکی تری شەوانێ باسەوە دەکەین کە ڕۆڵی ئافرەتان لەم بوارەدا چۆنە و لە چه ئاستێکدایە. لە ڕابردوودا دەوترا یاخود دەمانبینی کە زیاتر ئەو کەسانی کە کاری فۆتۆگرافریان دەکرد پیاوان بوون، بەڵام ئێستا بە خۆشحاڵیەوە ژمارێکی زۆر یاخود ژمارێکی بەرچاو لە خانمانیش چوونەتە بوارەکە و کاری فۆتۆگرافەری دەکەن و وەکو پیشەیەکیان لێ کردو بۆ خۆیان شان بەشانی پیاوان لێک تێگەیشتن یاخود هەماهەنگێکی باشیش هەیە لە نێوانیاندا و ئەوانیش کردویانە بە پیشەیەک و بۆتە سەرچاوەیەکی داهات بۆ خانمانیش. دواتر لە یەکێکی تر لە تەورەکانمانە کە تایبەتە بە ڕۆژی شەیدانی یەکێتی نیشتیمانی کوردستان کە 21/11 هەموو ساڵێک ئەم ڕۆژە دەستنیشان کراوە بە ڕۆژی شەیدانی یەکێتی نیشتیمانی کوردستان. لێرەوە سەری ڕێز و نەوازشدا دەنەوێنین بۆ سەرجەم شەیدانی کورد و کوردستان و هەر چوار پارچەی کوردستان و لە ناویاندا شەیدانی یەکێتی کە 21/11 ئەم ڕۆژە ڕۆژی ئەوانە. ئێمە لە پرۆگرامی ئەمڕۆماندا بە پێویستمانزانی هەرچەند دوو ڕۆژی ماوە بۆ ئەو ڕۆژە، بەڵام بە پێویستمانزانی کە بەشێک لە پرۆگرامەکە تەرخام بکەین بۆ ئەو ڕۆژە باز لە ماف و امتیازاتەکانی شەهیدان و کەسوکاری شەهیدان بکەین بزانین ئایا چیان بۆ کراوە و پێویستیان بە چییە لە داهاتوودا کە بۆیان ئەنجام بدرێت. ئەمە تەوەرێکی ترمان دەبێت و دواتر کەسوکاری شەهیدی یاخود بڵێن کوڕە شەهیدێک لەگەڵ ئێمە دامیوان دەبێت و زیاتر گفتوگۆی بابەتەکە دەکەین. یەکێکتر لەو بابەتانەی کە ئەمڕۆ گفتوگۆی لەسەر دەکەین و دەبێتە تەوەری یەکەمی پرۆگرامەکە باز لە ئەرکی بەرپرسیارەتی دەکەین لە نێوان فەرمانبەران و هاوڵاتیاندا. بێگومان ڕۆژانە ژمارەیەکی زۆر لە هاوڵاتی بە مەبەستی مامەڵەکردن ڕوو دەکەنە فەرمانگەکان. لە فەرمانگەکانیشدا ژمارەیەکی زۆر یاخود ژمارەیەکی بەرچاو لە فەرمانبەر لەوێن و مامەڵەی هاوڵاتیان ڕای دەکەن، بەڵام ئایا ئەرک و بەرپرسیارەتی لە لای فەرمانبەران چۆنە؟ پێویستە چۆن بن؟ ئەم ئەرکێک کە ئەوان لەسەر شانیانە چییە؟ و لە هەمان کاتدا ئەرک و بەرپرسیارەتەکە لەسەر هاوڵاتیان چییە و پێویستە چۆن بێت؟ تا چەند لێک تێگەیشتن لە نێوان فەرمانبەران و هاوڵاتیانە هەیە بۆی کە بە ئاسانی مامەڵەکانیان ڕای بکەن. بۆی کە لەسەر ئەم بابەتە بە وردی گفتوگۆ بکەین، ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە میوانداری ئەردەڵان ڕەفیقمان کردووە کە بەڕێزیان شارەزان لە بواری کارگێڕی و بەڕێوەبردن و بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ڕانەی خۆشەویستەوە لەگەڵ ئێمەدا ئامادەیە. کاک ئەردەڵان سڵاو لێبێ و بەیانیت باش، سپاس بۆ ئامادەبوونت. ئەگەر سەرەتا بۆ پرسیارە دەست پێ بکەین، کاتێک کە ڕوو دەکەیتە بەڕێوەبەراتیەک یاخود فەرمانگەیەک دەبینی کە ژمارەیەکی زۆر فەرمانبەر لەوێ کار دەکەن یاخود مامەڵەی هاوڵاتیان ڕای دەکەن. پێم خۆشە سەرەتا باسێک لەوە بکەین کە ئەرکی فەرمانبەران بە شێوەیەکی گشتی لە کەرتی گشتیدا چییە؟ کاک ئەردەڵان کاک ئەردەڵان گوێبیستی دەنگی منی؟ کاک ئەردەڵان ئازیزان وچانێکی کورت وەرەگرین و لەگەڵتان بەردەوامە بین.
لە پێناو پاراستنی تەندروستی خۆت و خێزان و هاوڵاتیان با هەمومان پابەندی ڕێنماییەکانی خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا بین. فەرمانگەی میدیا و زانیاری حکوومەتی هەرێمی کوردستان. بەڵێ ئازیزان ئەگەڕێمەوە لای میوانەکەم بۆ درێژەدان بە گفتوگۆکەمان کاکەردەڵان ئەگەر گوێبیستی دەنگی من بیت ئەمەوێت پرسیاری ئەوە بکەم زانم ئایا کاتێکە ڕوو دەکەیتە بەڕێوەبەرەتی یاخود فەرمانگەیەک ژمارەیەکی زۆر لە فەرمانبەر لەو شوێنەدا بوونیان هەیە و مامەڵەکانی هاوڵاتیان ڕای دەکەن ئەگەر لە ڕووی ئیداری و یاخود بڵێ لە ڕووی کارگێڕیوانە سێرێکی ئەم فەرمانبەرانە بکەی ئەرکی فەرمانبەر لە فەرمانگەیەکی گشتیدا چییە؟ بەڵێ سپاس سنوور خان بۆ دەرفەتە بەمتان بەخشیوە. سپاس بۆ ئامادە بەڵێ دیارە لە هەموو شوێنێک لە فەرمانەکان بێ یاخود لە بەڕێوەبەراتیەکان بێ دیارە فەرمانبەران کۆمەڵی ئەرچیان پێسپێراوە و ئەم ئەرکانەش دیارە لە پەرلەمان لە ساڵی 1992 لە بگرە ساڵی 1960 و لە پەرلەمانی کوردستانیش لە ساڵی 1992 ئەو ئەرک و ڕێنمایانە بە یاسا ڕێکخراون و تا هەموو فەرمانبەرێک کۆمەڵێک ئەرچی بۆ دیاریکراوەتە و ئەرکانە بۆ نمونە فەرمانبەرێک کە لە دام و دەستگاهی حکومی ئیشەکات پێویستە ئەو شتەی کە لە بەردەستێتی بە شێوەیەکی ڕێکپێک بەکاری بێنێت و بۆ خزمەتی گشتی بەکاری بێنێ و لە هەمان کاتدا ئەو نووسرا و فەرمانەی کە لە بەردەستێتی بیپارێزێت و بۆ بەرژەوەندی تایبەتی خۆی یاخود لە لای خۆی گری نەداتەوە بۆی بۆ مەبەست تایبەت خۆی بەکاری بێنێ و لە لایەکی تریشەوە فەرمانبەر ڕۆژانە کۆمەڵێک ئامێری لە بەردەستە ئەو ئامێرانەش دیارە مڵکی گشتیە و مڵکی حکومەتە پێویستە تەنها بۆ مەبەستی بەڕێوەبردننی کارەکانی هاوڵاتیان بەڕێوەی بە و لە هەمان کاتدا پێویستە فەرمانبەر ڕێزی سەر و خۆی بگرێت واتە ڕێز سەرۆکی خۆی بگرێت و فەرمانبەر لە لایەکی ترەوە زۆر ئەرچیکەی بۆ دیاریکراوەکەوە پێویستە بە شێوەیەکی ڕێکپێک و بە شێوەیەکی وا کارەکانی بکا کە بتوانێت هاوڵاتیان لە خۆی ڕازی بکات چونکە ئەرکی فەرمانبەر ئەرکێکی پیرۆز و ئەرکێکی قورسیشە و پێویستە ئەو فەرمانگەیە یاخود ئەو دایرەی کە فەرمانبەر کاری تێکات پێویستە فەرمانبەران ڕابهێنرێن لەسەر کارەکان یاخود فەرمانبەرێک کە تازە دائامەزرێ پێویستە ڕاهێنانی پێ بکرێت ئەگەر بێت و ڕاهێنانیشی پێ نەکرێت پێویستە لە فەرمانگە ئەو کەسێک کە خزمەتی ئەو کەسێک کە توانای هەیە پێویستە ئەو فەرمانبەرانی کە تازە دێنە سەرکار و تازە دەست بەکارەکەن پێویستە ڕاهێنان و پێویستە کۆمەڵیشتی گرنگ هەیە بۆیان ڕوون بکرێتەوە بۆی بتوانن لێک تێگەیشتنێکی باش لە نێوان هاوڵاتیان و فەرمانبەراندا هەبێت بۆی ئەو هاوڵاتیە کە ڕوو لە فەرمانکە دەکات ڕازی بێ لەو دایرەیە یان خۆی بتوانێت مامەڵەکەی جێبەجێ بکات و هەست بە نەقسێک نەکا کاتێک سەردانی ئەو فەرمانگەی ئەکات چونکە ئەگەر بێت و تۆ فەرمانبەرەکەت ڕاهێنا و کۆمەڵشت هەیە بۆ ڕوون کردەوە کە پێویستە لەسەر خۆ بێ بەرامبەر بە هاوڵاتیان هەیە من بێت لە کاتی بەڕێوەبردننی کارەکەیداوە یاخود پێویستە ئەو فەرمانبەرە کاتەکەی خۆی کە دێتە سەرکارەکەی کاتەکەی خۆی بە تەواوی بۆ خزمەتی هاوڵاتیان تەرخان بکات نەک لە کاتی ئەو کاتێک کە دێتە سەرکار ئەفونکە ئەو کاتێک کە دێتە سەرکار بە شتێکی ترەوە مەشغوڵ بێت بەڵێ. بەڵێ کاگەردەڵان ئەمەی کە بەڕێزت باسی کرد زیاتر تایبەت بوو بۆ فەرمانبەرانی کە لە کەرتی گشتیدان ئەی بۆ ئەو کارمەندانی کە لە کەرتی تایبەتدان ئەوان ئەرکیان چییە بۆ نمونە وەکو بانقێک ئەو کارمەندانی کە لە بانقێکە کار دەکەن و داوامەکەن ئەرک و بەرپرسیارەتی ئەو کارمەندانی کە لە کەرتی تایبەتان چی دەبێت؟ بەڵێ بزەبت
چنوورخان ئەوانی کە لە کەرتی تایبەتی شکارەکەن ئەوانیش هەمان ئەرچیان هەیە کە پێویستە مامەڵەیەکی گونجاویان هەبێت لەگەڵ هاوڵاتیان یاخود بۆ نمونەکە لە بانقێک کارەکات فەرمانبەرێکە لە بانک کارەکات بە هەمان شێوە دەبێت بە ئوسوڵێکی وا تەحملێکی وای هەبێت کە بتوانێت ئەو هاوڵاتیە کە دێ بۆ ئەو شوێنە بتوانێت کارەکەی بۆ ڕایی بکە یاخود پێویستە بەلایانی کەم پێویستە ئەو فەرمانبەرێک کە ئیشی هاوڵاتیەکە بە ئەزمون بێت ئەزمونێکی وای هەبێت کە بتوانێت لە ماوەیەکی کەمدا ئەو کارە بۆ هاوڵاتیان بکات. بەڵێ کاکردەڵان ئەوانەی کە بەڕێزت ئاماژت پێکرد بۆ کەرتی تایبەت و بۆ کەرتی گشتیش پێت وایە لە هەرێمی کوردستانە ئەوانەی کە بەڕێزت ئاماژت پێکرد جێبەجێ بکرێت و پەیڕۆ بکرێت؟ بەڵێ بەداخەوە لە زۆرێک لە فەرمانگەکان ئەو کەمتەرخەمی هەیە لە نێوان هاوڵاتی و فەرمانبەراندا. بۆچی ئەم هۆکارە دروستە بێت؟ دیارە زۆر حاڵەت هەیە دەورە بینەوە ئاماژەشم پێکرد بەشێکی بۆ ئەو ئەگەڕێتەوە کە فەرمانبەرەکە ئەزمموی نییە یاخود ئەو فەرمانبەرە دەمێکیشە لە فەرمانگەکە کارەکە بەڵام نەیتوانیوە سوود لە وەزیفەکەی ببینێ. بۆچی؟ لەبەرەوەی دامەزراوە لە شوێنەکە و بەڵام هەمووی بۆ کاتی بەجێهێش و بۆی فێر بێ. بۆ نمونە زۆر جاری وە هەبوو ئەچتە دایرەیەک سەیرەکەی کارتەکەوێتە لای فەرمانبەرێک ناتوانێت وەک پێویست کاری هاوڵاتێکە بەڕێ بکات. یعنیەوە باشکرایی هەستی پێکرێت کە ئەو فەرمانبەرە ڕانەهێنراوە یاخود بۆ نمونە بەشێکی فەرمانبەرەکان مەسەن ئەگەر 4 فەرمانبەر بێ سەیرەکەی 2 فەرمانبەر زۆر چالاک بەڵام 2 فەرمانبەرەکە لە هەمان کادا لەگەڵ ئەوان کارەکان بەڵام ناتوانێت سوودیان لێ بینرێت. پێویستە سەرۆکی فەرمانگەکە یاخود ئیدارەی ئەو فەرمانگەیە هەڵی ئەوە بدۆزێتەوە بۆچی ئەو 2 فەرمانبەر ئەوەڵان بۆ بڵین بێکاری شاراوە لە ناو فەرمانگە و لە ناو کەرتی گشتیدا؟ بەڵێ بزەبت یعنی ئەوە ئاکات کەلێن دروستە بێت. بۆ نمونە لەوانەیە ینی هەست بەوە ئەەکەی کە ئەو فەرمانبەرە زیادەیە لەو دایرە بەداخەوە ینی ئەتوانی بڵێ شوێنی فەرمانبەری دڵسۆزی گرتووە. زۆرێک دەرچوومان هەیە کە زۆر کەسی دڵسۆز و زۆر کەس حەزەکەن لە فەرمانگەیەکدا جێگایان بکرێتەوە بۆی بە دڵسۆزی کارەکەیان بکەن بۆی بتوانن ئەو توانایە ئەو پسپۆڕێکە هەیەە خزمەتی پێ بکەن لە وڵاتەکەیان بۆی بتوانن بە دەردەوەی کە بەشێکی ئەوەی بۆ موچەکەی گەڕێتەوە بۆ نمونە ئەوێ لە پاڵ ئەوەیان موچەیەک وەربگرێت بەڵام لە پاڵ ئەوەشە گڕوتینێکی زۆر لە ناخیایە کە ئێوێ خزمەت بە وڵاتەکەی خزمەت بە نیشتیمانەکەی و خزمەت بە هاوڵاتیانی بکات. بەڵێ باشە کاکردەڵان ئەوانەی کە بەڕێزت باسی کرد دەتوانین بزانین هۆکارەکەی بچی و بۆچیە گەڕێتەوە کە لە هەرێمی کوردستاندا بەو ڕادێ یاخود بەو شێوازنیە کە بەڕێزت ئاماژت پێکرد یاخود ئەگەر بازم بارودۆخی ئێستا بکەین کە کۆرۆنا لە ناوایە ڤایرۆسی کۆرۆنا تا چەند کاریگەری هەبووە لەسەر شێوازەکانی مامەڵەکردن ئەم لە نێوان هاوڵاتیان و لەلایەن فەرمانبەرانیشەوە بە شێوەیەکی گشتی؟ بەڵێ چنوورخان بەڕاستی کۆرۆنا نەخۆشی کۆرۆنا زۆر کاریگەری هەیە لە فەرمانگەکان لەلایەک بەشێکی وەک پێویست پابەند نابێت بە خۆپارێزی لە ڕووی بەستنی ماسکەوە لەلایەکی تر هاوڵاتیانیش بەشی زۆری هاوڵاتیانیش وەک پێویست پابەند نابن. بۆن لە زۆربەی دایرەکان تێبینیە کە ڕێنمایی هەڵواسراوە کە پێویستە کە داخڵی فەرمانگەکە بوویت پێویستە ماسک ببەستی پێویستە بە شێوەیەکی گونجاو خۆ بپارێزیان و هەم لەم بینە هەم خۆش دەپارێزیت و هەم ڕێنمایەکەش جێبەجێکەیت و هەم فەرمانبەرەکەش کە ئیشت بۆکات هەز بە اینەکە کە هاوڵاتیەکە ئەرکێکی خۆی بەجێهێناوەکە ئەوەی تۆ پێت گوت و ئەوەی تۆ ڕێنمای کردووە کە پێویستە ماسک بەستێ بەستویەتی و لەلایەکی ترەوە بەشێکی هاوڵاتیانیشان هەیە کە وەک پێویست ئەو ڕێنمایە جێبەجێ ناکەن یان خود بڕوایان پێنیە و فەرمانبەرەکانیش بۆنە بەشێکی لە زۆربەی دام و دەستگاکان بەشێکی فەرمانبەرەکانیش وەک پێویست ڕێنمایەکە جێبەجێ ناکەن. ئایا یاتیرەوە پرسیارت بۆ دروستەکە ئایا لەبەر ئەوەیە کە ناتوان ئیدارەی ژیانی خۆی بدا یعنی وەکو بەرپەشدانەوەیەک ئەڵێ وەڵام من ماسکەکە نابەستم یان خۆپارێزی ناکەم یان باوەڕم بە نەخۆشیەکە نیە یعنی زۆر پرسیار دروستەکە لەم بینە ینی بەشی زۆریشی بۆ نمونە بە پێی لێکۆڵنەوەکان ئەڵێن
چونکە موچەکەیان و پێویستنیە باوەڕیان بە ئەوە نەماوەکە ینی خۆیان پارێزن. کاکەردەڵانکەوە تا قەیرانی داراییش و دواکەوتنی موچەش کاریگەری هەیە لەسەر توانە و لەسەر شێوازی کارکردنی فەرمانبەرەکان. بەڵێ زۆر کاریگەری هەیە. بۆ نمونە لە فەرمانگەیەکە فەرمانبەرێک ئیشەکەیەکات سەیرەکە بۆ نمونە بە درێژای مانگەکە بە مانجیەکە دوو مانگ چاوەڕێیەکە ئیشەکەیەکات سەیرەکە بەروبوومی ئەوە وەرناگرێت کە ماندی بوویان بەروبوونی ماندووبوونەکەی وەرناگرێت. بەرچاوڕوونیەشی نییە کە بتوانێت بڵێ من مەسەلەن کۆتایی مانگیا خود دوای 40 ڕۆژ موچەکەم وەرەگەم بتوانێت ئیدارەی ژیانی خۆی پێ بدا ئیدارەی ماڵەوەی پێ بدا بتوانێت ئەو حاجەتانەی کە ڕۆژانە پێویستە بەدەستی بێنێ ناتوانێت بیکڕێت. بۆ نمونە بەشی زۆری فەرمانبەران بە تایبەتی لەم ئەخیرەیە بژێوی ژیانیان زۆر خراپ بووە. بەڕاستی برێم حقەتەکەیەوەیە قەرزاری زۆربەی مارکێت و شوێنەکانن بەهۆی ئەوەی کە موچەکەیان دواکەوتووە یان خود بڵێم هەر لێیان دیارە نییە ئایا تاکەی ئەو زروفی موچەکەەوە ئابێ بۆی بتوانن گروتینێک بە خۆیان دەن. چونکە چنوورخان من تێبینیم کردووە لە زۆربەی فەرمانکان فەرمانبەری دڵسۆز و فەرمانبەری بەتوانە و خاوەن ئەزمونمان زۆرە. بەڵام لە ناخەوە حەز بە ڕوخانێکەکە بۆ نمونە ئەو گروتوینەی کە هەیەی بەهۆی بژێوی ژیانیەوە ئەو گروتینەی خەریکە لە دەستەدات ینی کەوتۆتە حاڵەتێکەوە هیچ پاڵنەرێکی نییە بۆ نمونە پێی بڵێ فلانە کەسە فلانە فەرمانبەر ئیشاڵە لە داهاتوێکی زۆر نزیکاریا خود لەم یەک دوو مانگەی ئەم قۆناغە تێپەڕێت و ئەکەونەوە سەرپێکانی خۆتان ینی ناتوانانی ئەو ئومێدە بە فەرمانبەرەکەت بدە یاخود سەر و فەرمانبەرەکەەوە ناتوانێت ئەو ئومێدەی پێ بدات. بۆیە فەرمانبەران بەگشتی ناڵێم 100% بەڵام زۆربەی زۆری لە قۆناغێکی قورسی ژیانە بۆیش لەوانی نەتوانێت وەک پێویست لەگەڵ هاوڵاتیەکە مامەڵە بکە لە کاتێکدا بۆن هاوڵاتێکە دێتە سەر مەسەڵەن مامەڵەکەی پێەیە حیسابی بەشی زۆر حسابیەوە ناکا کە ئەو فەرمانبەرە چۆنە ینی چۆنە ژێت زروفی ڕۆژانەی چۆن بەڕێکات ئیدی ئەو تەنها ئەوە ئێوێ کە مامەڵەکەی بۆ بکرێت و بچێتە بۆ دایرەیەکی تر. بەڵێ باشە کاکەردەڵان بۆ پێیکە لە ئێستادا بەهۆی بوونی ڤایرۆسی کۆرۆنا و لە لایەکی تریشەوە قەیرانی دارایی وای کردووە کە فەرمانبەران بە تەناوب کار بکەن یان خود بڵین دەوام بکەن. ئەم تەناوبکردنە تا چەند کاریگەری هەیە لەسەر مامەڵەکردنەکان بە شێوەیەکی گشتی. ئەو ژمارە کەمەی فەرمانبەران دەتوانن مامەڵی ئەو ژمارە زۆری هاوڵاتیان کە بۆ مامەڵەکردن ڕوودەکەنە فەرمانگەکان کارەکانیان و مامەڵەکانیان ڕای بکەن؟ بەڵێ ئەوە خاڵێکی زۆر گرنگە سنوورخان بۆچی لەبەرەوەی بۆ منە تێبینی تەناو بکەیت بۆ نەتەناو بۆ ئەوەیە کە ئەو هۆبەیە سۆڵ نەبێت. بەڵام تۆ لە هۆبەیەکات 4 کەس ئیشەکەیە خود 3 کەس ئیشەکات بۆنە تۆ کەسێکە هێڵیتەوە لە هۆبەکەیە لەوانەیە توانای نەبێت توانای ئەوەی نەبێت کە ئەو هاوڵاتیەیەت بۆن لە احتیمانە توانایی واژۆکردنی نەبێت لەو هۆبەیە یاخود توانای ئەوەی نەبێت کە بتوانانی ئیشەکە بەڕێ بکات. یعنی بۆ نمونونەکە ئەو ڕۆژەی ئەو فەرمانبەرە لەوەیە لەوانەیە فەراغەکە بە تاوای دروست بێت. بۆچی لەبەری ئەو فەرمانبەری کە ئەزمموی هەیە ئەو فەرمانبەرەی کە ئەو فەرمانبەرێکە توانای هەیە ئیش بکە یاخود توانای ئەوەی هەیە کە ئیجراعات بکات لەوێ نەبێت کەوایە کەلێنی گەورە دروستە بێت. تۆ بۆ نمونە بتێونەتەوێ ئەو فەرمانبەرەی کە پسپۆڕە یاخود بەتوانە دەبێت ئەویش تەناو بەرگێت ناکرێتە ناو بکە هەر بۆ ئەوانە بێکە بۆ نمونە کەم توانان لە کارەکەیان یاخود بڵێم چۆنەڵی ئیشێکی هەیە لە دەرەوە بۆ هەم کەمترین فەرمانبەر هەیە کە بۆ نمونە بتوانێت بەدەر لە کارەکەی کەسابەتێک بکە یاخود بتوانێت پاش داوامەکەی ئیشێکی تر بکە بۆی بتوانێت ئەو کەلێنەی کەمی موچەیە پڕ بگاتەوە. بەڵام ئەوەی تەناوبەکە بەڕاستی کەلێنێکی گەورەی دروست کردووەوە لە هەمان کاتدا هاوڵاتیانیش ئەو ڕۆژەی کە دێن کە ئیشەکەیان ناکرێت دەبێتە هۆکا ئەوەیەک دروستە بێت لە نێوان دایرەکە و هاوڵاتیەکە بۆ نە هاوڵاتیەکە بەرپەسدا احتیمالە بەرپەسدانەوەی توندی هەبێ یاخود قسەیەکی نادروست دەکات لەو بەهۆی ئەو هۆکاری تەناو بۆ بەداخەوە.
بەڵێ باشە کاکەردەڵان لە هەر فەرمانگەیەکی گشتیدا جگەلەوەی کە ژمارەیەکی زۆر کارمەندیا بڵێ فەرمانبەر هەیە کە بە میلاک دەوامەکەن ژمارەیەکیش هەیە کە بە گرێبەست دەوامەکەن لەناو فەرمانگە گشتیەکانە تا چەند توانراوە سوود لەم فەرمانبەرانە ببینی کە بە گرێبەست دەوامەکەن و بە تایبەت لەم بارودۆخی ئێستادا. بەڵێ بەڵێ بەڕاستی چونورخان فەرمانبەرانی گرێبەست لە زوربەی دایرەکان هەن بەڵێ زوربەی زۆریان سوودیان لێ ئەبینرێ حەزیان لە کارە حەزیان لەوەیە ئەوانیش ئیشی خۆیان پێ بدرێت بەهۆی ئەوەی کە گرێبەستن بەشی زۆریان لە بەرپرسیارەتی دوور خراونەتەوە یعنی ناتوانری کارە گرنگەکەیان پێ بدرێت لە کاتێکی شاکە ئەوانیش وەکو فەرمانبەرانی هەمیشەیی پسپۆریان هەیە بۆ نمونە بە پێی دەرچوی خۆیان لە ئیدارە بێ یاخود حسابات بێ لە زوربەی بەشەکان دەرچوومان هەیە کە گرێبەستن بەداخەوە بەڵام ناتوانی وەکو پێویست سوودیان لێبینی هۆکارەکەشی ئەوەیە بۆ نمونە زۆر مافەیە بە فەرمانبەری گرێبەست نادرێت بە فەرمانبەری هەمیشە بەڵام بە فەرمانبەری گرێبەست نادرێت بۆچی لەبەرەوەی تۆ عەقدێکت لەگەڵ کردووە ساڵانە ئەو عەقدە کۆتایی پێدێت بەڵام من داواکارم کە بەڕاستی کاری جددی بۆ فەرمانبەرانی گرێبەست بکرێت چونکە من تێبینیم کردووە بەڕاستی فەرمانبەری گرێبەست حەزی لە ئیشە حەزی لەوەیە خزمەت بکە یعنی حتا ئەگەر بە موچەی زۆر کەمیش بێ هەمیشەیی بێ مەمنونە تەنها بۆی بتوانێت ئەو ئەرکەی کە هەیەی یاخود ئەو پسپۆڕێکە هەیەی بتوانێت سوود بە چواردەوری خۆی سوود بە هاوڵاتیان بگەیەنێت. بەڵێ کاگەردەڵان بەڕێستان وەکو شارەزایەکی بواری کارگەڕی پێم خۆشە پرسیارێک لەسەر ئەو بابەتە بکەم وەکو دوا پرسیار سیستەمی تاک پەنجەرە بە بۆچوونی بەڕێستان چۆنە بینین کە لە ئێستادا لە بەشێک لە بەڕێوەبەراتیەکانە کاری لەسەرەکرێت بۆ نمونە بەڕێوەبەراتی پاسپۆرتی سلێمانی سیستەمی تاک پەنجەرە بەکارەهێنێ کە مامەڵەکان لە یەک پەنجەرەوە یاخود بڵێ لە تاک پەنجەرە وەردەگیرێت و خۆیان مامەڵەکان تەواو دەکەن و لە کۆتاییە دەیدەنەوە دەستی ئەو کەسەی کە مامەڵە دەکات سیستەمی تاک پەنجەرە چۆن دەبینن بە بۆچوونی بەڕێستان؟ بەڵێ بەڕاستی ئەوە ئەگەر بێت و لە زۆربەی دایرەکان یاخڵێم لە هەموو دایرەکان بچێتە بواری جێبەجێکردنەوە کارێکی زۆر زۆر باشە یعنی ئەوە ئاکاکە هەموو هاوڵاتیەک بەبێ واستە و بەبێ ینی ئەوەی کە کەسێک بناسێت هەموو هاوڵاتیەک وەکو یەک کاری بۆ کرێت هەستەکەی کە ئەو شوێن ئەو بەڕێوەبەرات یاخود ئەو دایرێکە جەنابەت ئاماژەت پێکرد هەستەکەی کە بەڕاستی یەکسانی هەیە لەو دایرەیە من داواکەم کە هەموو فەرمانگەیەک کار لەسەر ئەوە بکە کە ئەم سیستەمە جێبەجێ بک بۆی بتوانرێت و هەم جگە لەوەش ینی کار ئیشەکانیش ئاسانتر بەڕێوە چن کات کوشتنیتیانە بێت بۆ فەرمانبەرانیش و بۆ هاوڵاتیانیش ینی جدیاتێکی باش دروستە بێت و هەماهەنگی و لە کاتێکی کەماز لە کاتێکی کەمترە بە بەراورد بە دایرەیەکی تر کارەکە بەڕێکرێت ئەوە تێبینیش کراوە کە ئەو دایرانی کە بەو شێوە کارەکەن ڕنگدانەوە دروستە بێ ینی زۆر لە ناو هاوڵاتیانە تێبینەوە کە خۆزگە دایرەکانی کەش بەو شێوە بوونایە بۆی بتوانین بەبێ جیاوازی ئیشەکانمان بەڕێ بکرێت و لە ماوەیەکی کەمترە بتوانین نەتیجەی ئەو مامەڵەیە وەربگرینەوە. بەڵێ دەستەکانە خۆشبێ کاکەردەڵان زۆر سوپاسمان دومان کردی زۆر سپاس بۆ ئەردەڵان ڕەفیق کە بەڕێزیان شارەزا لە بواری کارگێڕی و بەڕێوەبردن سپاس بۆی کە لەم بەشەی پرۆگرام و بەشەی کە ڕاستەوخۆ لە ڕانیەوە لەگەڵ ئێمەدا ئامادە بووین. بەڵێ خۆشویستان زۆرن ئەو کەسانە یاخود زۆر کەسەیە کە خولیایەکی تایبەتی هەیە لە هەر بوارێکدا بێ بۆ نمونە ئەگەر باسەکەی خولیا بڵێ کەسی وا هەیە خولێ کاری فۆتۆگرافەری هەیە بەڵام ئێمە لەم بارەیەوە راپۆرتێکمان ئامادەیە لەسەر خولیای مرۆڤ بۆ باڵندە و بۆ ئاژەڵەکان کە هاوکارمە هاوار عەباس بۆی ئامادە کردوین با پێکەوە بینەری بین. هذا الشامبو كبير هذا مع الحمام
ئەمە وەکو باڵندە فرۆش ئەوە لە مێژە ئیشی ئەو تێری دەکەن ئەوە 95 ئیشەی دەکەن ئیشی تێری دەکەن 2006 وانە من تازە هاتمۆ ناو ئیشەی ئەمەوە تقریبان 25 سارە 26 سارە ئیشەی دەکەن ئیشی سیر و تار و ئەو شتانە کەناری زۆری ئیشی کەناری دەکەن هەموو جۆرە تەیرەکان ئەوجەوە بە بەغایە کەناریە زۆری لە دەرێ لۆماندێ لە هۆڵەندا لۆماندێ لە تورکیا لۆماندێ لە ئێران لۆماندێ بە قاچاق مووسر لێرە دەباتن لە مووسێ دێن و لە کەرکوب دێنن و لە بەغدا دێن و ئەوە ئیشەکەمانە ڕەوازی کەناری زۆر ڕەوازی لەسرە وەکو کەناری نێزیکەی 500 زۆری هەیە کەناری ئەوجە هەموو بابەتەکانە نەرویجیە ئەوە ئێرانیە ئەوروپیە هەموو نەوعەکانە بە زۆری ڕەوازی ئێستا کەناریە مەسوومی کەناریە لە بۆی خیندنەکەی و خەڵک ئێستا بەخۆ دەزانی خەڵک بێ ئیشە بێ ئەوەیە بەو تێرەی خۆی دەقافرێنی ئەوەش مەکاویە گەمە شتی خۆشە شای شتی وا زۆر دەکە خەڵک زۆر عەزیلێ بەس بڕۆکە نرخەکەی گرانە هەنی هەتا 15 وەرەقا 13 وەرەقا 14 وەرەقە دەڕوە بەس گەمە و شای شتێکی جوان دەکاتن خەڵک زۆر عەزیلەیە وەچی بە بەغای نییە بە بەغا قسەی زۆر دەکا بەس ئەوانە قسەی کم دەکەن بەس گەمە شتیان خۆشەوانە ئەوە ئیمتازی بەخوای کەم هەیەوانە ئەوانە دەبی زیان گەورە بی و قەفەزیان گەورە بی ئەگەنا لێرە ئیمتازی زەحمەتە بڕێک دەیکا بەس دەبی جێی گەورە بی شوێنی گەورە بی شوێنی گەورە نەبی نایکاتنەوە ئەوە نەرویزین ئەوە زۆرەکان بڕۆکە گرانترە ساریان بە شتێکی زۆر نایە بوو دەگمەنە ئەو ڕەنگانە لۆک شایرە و مۆزایکێ بەس ئەوانە بەخوایان نەرویزینە ئەوە لە ئێران دێنەوە تەیرانە ئەوانە سوپەرن ئەوە بەخۆی ئەوروپیە بەس لە ئێران بەخێو دەکرێت دێن لە ئێرانە ئەو تەیرانە ئەوانەش دەنجیان زۆر خۆشە و 12-13 دەنجیان هەیە ئەوەش کەناری نەوەهانەوەهانی مەسەلەن 480 هەیە ئەو ڕەنگانە هەموو ڕەنگەجێ کەسکی زەردی سپی هەیە ئەلوانی هەیە بەس ئەوە سەرفیاتی باشە خەڵک زۆر دەیبا لە بۆی دەنجی خۆشە و شتێکی جوانە نایەبە ئەوانەش سوپەرن ئەوانە لە ئێران دێن زۆری ئەوروپیە بەس لە ئێران بەخێو دەکرێت مەسەلەن بابەتەکەی هەموو نەوعەچیە ئەو کەناری مەسەلەن هەتا 480 هەتا 500 کەناری نەوعانۆعی هەیە بەس سێ زۆری دەنجیان گەلە خۆشە ئەوە یەکیان لە زۆرەکانە ئەوەش حاضرمەوەیە پشت بە گورە شتێکی نایە بەوە ئەوە دەگمەن بەوە پێشترێ مەسەلەن نرخەکەی دەگەویستە 7 وەرەقە 8 وەرەقەی هەتا 15 وەرەقەی زەر دەڕۆی هەتا 30 وەرەقە 25 وەرەقەی دەڕۆی ئەو تەیرە بەس ئێستا ئیشەکە وای لاتێ بڕێک هەرزان بووە بوویتە وەرەقەک وەرەقە و نیوەکە و 2 وەرەقەیە و ئەوە بابەتەکەی و تەیرانەیە ئەوانەش لۆ هێلکە و فەرخەی دەکەن 5 هێلکە 6 هێلکەی دەکات ئەوانەش ئینگلیزینە لە هۆڵەندای لە بۆماندێ بە شاعینە دێتن ئەوانە لە مەسەلە بە تارێ دێتن لە بشانێ دێتە خوارێ ئەمە دەچین وەری دەگرینەوە تەیرانە ئەوانەش تەیری دەگمەنن ئەوانە ئەوە هەموو لە هۆڵەندای دێ ئەوروپینە ئینگلیزینە ئوردەنینە و جە مەسەلەنەوانە لۆ هێلکە و فەرخەش خەڵک دەیبا ئینتازی لێ وەردەگری و نەوەکانی دەفرۆشتەوە ئەوانەش ڕیمبۆنە ئەجەوارنەوەئی هەیە بەخۆی ئەوە ڕیمبۆیە دەبی سەرباری کەسک بی نقستانی نەبی نابێ ڕۆژبی ئەو لە تورکیا لۆماندێ و تەیرانەوە نرخەکەی دەگاتە 2 وەرەقەی 3 وەرەقەی 3 وەرەقە و تا 5 وەرەقەی دەڕوا و ڕیمبۆیانە بەس ئەوەی ئیسپادەی هەیە خەڵک ئیمتازی لێ وەردەگرینەوەکانی دەفرۆشتەوە ئەوەش ڕیمبۆیە ئەوەش بندقە لە هۆڵەندای دێ ئاڵقەی هۆڵەندای لە پێیە ئەوروپیە دێتن هاینین ئەوەش بە تارێ دێتن ئەمە دەچین لە مەتاڕی مەسەلە لیان وەردەگرین بەس ئەوە نرخەکەی دەگاتە $150 دەنگەکی نایبی هەیە لە بووکە سوورە و کەناری لێدەدرێ بەس ئیمتازی نییەوە ئەوە بەس ئی سەوتیە شتێکی نایەبە لە بۆ سەوتی ئەوەش کاسکۆیە قسەی زۆر دەکاوانە خەڵک زۆر عەزیلێواری خۆمە زۆری قسە دەکات تقریبەنەوە 56 کەلیمە قسەی دەکات ئەوە نرخەکەی دەکاتە 8 وەرەقە و نیو 9 وەرەقە هەتا 10 وەرەقەی دەڕواوە بەس ئەوە قسەی زۆر دەکات خەڵک زۆر عەزیلەوەیە ینی بە تایبەتی ئافرەتان زۆر عەزیان لەوەیە هەنی لە بۆی قسەی دەکات خەم ڕەوێنە لە مارێ مەسەلە بەتەنەیە قسەی لەگەر دەکەی ئەوجا ئەوە ئەگە قسەی زۆر لەگەر نەکەی ئیمالی بکەی تووچی بە قەلبی وە نامینێتن هەفتەک مەسەلە لە مارێ بەجیبێلیەوە بەس ئەوە قسەی بێ ئیساب دەکاتنەوە
ئەوش مەیمونە خەڵک زۆر عەزیلەیە ئەوەش بە قاساغ دێ لە ئێران دێتنە تا دەینێ ئێرانە بەس ئەوە خەڵک زۆر عەزیلەیە فەرخەیە گەمە و شتی خۆشە لە مارێ بەری دەدەی زۆر گەمەی لەگە منداران دەکات ئەوە شتەشی نایە بوو گچکەیە ئەوانە کمە و گچکانە ئەوە ئێستا پیا بووە ئەو هاتمە ئەو زۆر کەناریەوە کاتچە هەردی بکڕم شتە بەڕاستی کاتچەکە فێرەکانی زۆر جوانن باشن ئەوە بێ ئەو بێ تازە هاتیە نەرمیزیە یعنی لە مەیدانە شازە هیچ مشکلەش نییە بێ ئەوەی ئەوە بێ من نەتیجی ساڵ لە فێرەکانی ئەمە وەختەری باڵندەی کەناریما هیوایەتما لۆ ئیندازی فەرقا ڕەم دەبا هیوایەتەکە یعنی بەخێرکردنی تقریبا تو 7 ساڵ دەبی 5 ساڵ دەبی دێمەتی کاتسەربازی کەناری سیوای دەکەم کەناریەکانی جوانە ڕێنماییمان بۆ ئەو کەسانەی کە حەز و ئارەزووی بەخێوکردنی باڵندەیان هەیە ئەوەیە کە یەکەم جار کە ئەو باڵندەیەی کە دەیکڕن ئەو باڵندەیەی کە دەیکڕن لە هەر شوێنێک بیتن ڕاست و ڕاست نەیبنەوە ناو باڵندەکانی خۆیان چەند ڕۆژێک لە جێگایەک جوان ئاویان بۆ دانێن و خۆیان مەلە بکەن و خۆیان بشۆن و جوان پاک و خاوێن ببنەوە بزانی لێ دڵنیابی کە نەخۆش نییە ئەو باڵندەیە ئەوجا پاشەوی دەتوانی تێکەڵی ناو باڵندەکانی خۆی بکاتن و بۆ داواکاریشم لە هەموو بەخێوکەرەی ئێستا هەموو شتێک ئاسان بووە بە سایی ئەنتەرنێت و تۆڕە کۆمەڵاتیەکانەوە بچن بپرسن بخینەوە لەسەر ئەو باڵندانەی کە دەیکڕن چۆن بەخێویکەن و بە چ جەوێک لێ ڕابینن و چۆن زاوزەی پێ بکەن وەکو دوکان 4 ساڵە و دوکانەمان هەیە و بەس بە خۆم هەر لە منداڵیەوە هەر خولیایی باڵندە بەخێوکردن لە دوکان ئێستا حالیەن 200 هەتا 250 باڵندە هەیە ئەو باڵدانێکە بۆتان دێت لە کوێ بۆتان دێت چۆن بۆتان دێت دەگات تێرە باڵندەکان زیاتر لە ئەوروپاوە مەدەینین لە ئێران و تورکیاوانە نایانهینین لە ئەوروپا دەهینین و بەخێل هەمووی زۆربەی زۆری باڵندەکان لە بەخێوکەر دەکڕینەوە و دیانهینین ئێرانە هەموو باڵندەیەک بە 4 خۆناغدا تێدەپەڕێتن و خۆناغی تولەجیە و کە پەڕەکانی هەموو فرێدەدات و لە نوێەوە دروستی دەکاتەوە خۆناغی پشوو پێدانە و پاشی ئەوەی پشووی پێدەدەی و ئیسراحەتی پێدەکەی و دوایی پاش ئەوەی کە ئیسراحەت دەکاتن و حازری ئەەکەی ئەو باڵندەیە حازر دەکەی و چەند مانگێک نێر و مێ دەینی و بەرامبەر یەکیان دادنەی و ئەو دەچیە خۆناغی جوودکردنەوە و لە خۆناغی جوودکردنەوەش باشتر وایە لە 2 وەجبە زیاتر لە 2 وەجبە تا 3 وەجبە لە تەیرەکە وەرگیرێتن چکە لە سروشتی هەروایە زیاتر زاوزەی ناکاتن. ئەوانە کەناری شێوەنە کەناری گلۆستەرن ئەوانە نابی هەردووچیانەها کڵاودار بن جوود بکرێن دەبی یەکیان بێ کڵاوی یەکیان کڵاودار بیتن دەبی قیاسیەکەشیان 11 سانتیم بیتن. کەناری 3 جۆر کەناریمان هەیە کەناری دەنگ کەناری شێوە کەناری ڕەنگ ئەوە کەناری ڕەنگن ئەو کەناری ڕەنگانە کەناری سوورن دەبی یەکیان ئاچوغبی یەکی تۆغبی ئەوا جوود دەکرێتن نابی هەردووشیان یەکنەوەبی. لە قەفەسێک زیاتر باڵندەیان هەیە چەند قەفەسێکیان هەیە باشتر وایە کە ئەو منهەڵەی ئاوی کە لێرە هەڵیان گرت هەر لە جێی خۆی ئەو بشواتەوە خاوێنی کاتەوە و ئاوەکەیلۆ نوێ دانێتەوە لە جێی خۆی دانێتەوە بەرەوەی لەوانەیە ئەو قەفەسە نەخۆشی تێدا بیتن ئەتو ئەو منهەڵەی ئاوی ئەگەر لە یەکەشکە قەفەسەشکە دانێەوە لەوانەیە ئەو نەخۆشیە بە و نوعی بگوازرێتەوە لە قەفەسەشکە.
العافية. لە پێناو پاراستنی تەندروستی خۆت و خێزان و هاوڵاتیان با هەمومان پابەندی ڕێنماییەکانی خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا بین. فەرمانگەی میدیا و زانیاری حکوومەتی هەرێمی کوردستان. وڵی عزیزان لە تەوەری دومی پرۆگرامەکە لەگەڵتان بەردەوامی نەویش گفتوگۆکردنە بێت لەسەر کاری فۆتۆگرافەری لە هەرێمی کوردستاندا بۆ پێی کە ئێستا ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان یاخود خانمانیش و پیاوانیش هەردووکیان کاری فۆتۆگرافەری دەکەن، بەڵام ئایا ئەو کەسانەی کە کاری فۆتۆگرافەریان کردو بە پیشە تەنها کارکردن لەسەر ئەوەی کە بکرێتە پیشە بەسە یاخود وا پێویستە کات کە حەز و خولیایەکیان هەبێت لە سەرەتادا ئەنجا بتوانن بیکەن بە پیشە بۆی کە ئەنجامێکی باش یاخود سەرکەوتنێکی باشیان هەبێت لە کارەکەیاندا. و لە هەمان کاتا باس دەوە دەکەین کە ئایا تەکنیک و یاخود شارەزایی لە تەکنیکی کامێرەیە تا چەند ڕۆڵی هەیە لە سەرکەوتن و لە ئەنجامی گرتنی وێنەیەکی جوانە، یان دیاریکردنی لۆکیشن تا چەند ڕۆڵی هەیە و لە هەمان کاتیژە باسدا توانای خانمان دەکەین لە بواری فۆتۆگرافەریدا کە لە ڕابردوودا زیاتر پیاوان لەم بوارەدا کاریان دەکرد و کاری فۆتۆگرافەریان دەکرد، بەڵام ئێستا بە خۆشحاڵیەوە ژمارەیەکی بەرچاو لە خانمانیش دەستیان داوەتە ئەو کارەشان بەشانی پیاوان کاری فۆتۆگرافەری دەکەن. بەڵام ئایا خانمان خۆیان توانیویانە ئەو کاری فۆتۆگرافەریە وەکو پیشەیەک بێت وەکو سەرچاوەیەکی داهات بێت بۆ خۆیان، یاخود ناتەنها وەکو حەز و خۆلیاک لای خۆیان ماوەتەوە کاری لەسەر دەکەن. بۆی کە لەسەر ئەم بابەتە ئەمڕۆ گفتوگۆ بکەین. ئەمڕۆ بە خۆشحاڵی میوانداری سارا نامۆمان کردووە کە بەڕێزیان فۆتۆگرافەرن. سارا خان سڵاو لێبێ و بەیانیت باش. زۆر سپاس بۆ ئامادەبوونێت. سارا خان، ئەگەر بۆ پرسیارە دەست پێ بکەم بزانی فۆتۆگرافەر کێیە، بە کێ دەوترێت فۆتۆگرافەر؟ ئایا هەر کەسێک کامێرێکی بەدەستەوە بێت و وێنە بگرێت پێ دەوترێت فۆتۆگرافەر، یان کۆمەڵێک تایبەتمەندی هەیە پێویستە بێت؟ سەرەتا فۆتۆگرافەرم دەتوانم بۆ ناوی بنە بڵام سەربازێکی وونە. فۆتۆگرافەر ئەو کەسێک کە ئەتوانێت ئەو یادگاریانە بەخۆشی بۆ ناخۆشیەکانەوە وەکو خۆی بهێڵێتەوە کە زەمانەی بە. فۆتۆگرافەر هەموو کەسێک ناتوانێت بڵێ من فۆتۆگرافەرم. هەچ کەسێک کامێرێکی بەدەستەوە بێ فۆتۆیە بگرێت ناتوانێت بڵێ من فۆتۆگرافەرم ئەگەر باش تەکنیکی کامێرا نەزانێ، یاساکانی فۆتۆ نەزانێ. من وای بەرجەستاکەم فۆتۆگرافەر بۆ شێوەیە نییە کە هەمووی بڵێ من فۆتۆگرافەرم و نتوانێت کامێرا و یاساکانی فۆتۆ بەکاربێنێ. بەڵێ، جیاوازی نێوان ئەو فۆتۆی کە لەلایەن فۆتۆگرافەرێکەوە گیرێ لەگەڵ کەسێکی یاسای خود هاوڵاتیەکە، ئەم جیاوازیە چییە لە نێوان ئەم دوو وێنەیەدا کە یەکێکیان فۆتۆگرافەرێکی گرێ یەکێکیان هاوڵاتیەکی یاسایی گرێ؟ جیاوازی ئێمە لەگەڵ کەسانی ئاسایی ئێمە بە مۆدی مانوێل ئیشەکەین. ئەو مۆدەر سێ ئامراز بەرجەستاکە. ئەو سی ئامرازە ئێمە ئەبێت کۆنتترۆلیکەین. ئامرازەکان وەکو ئەپاچەر، وەکو ئایسۆ، وەکو شەتەر سپید. ئێمە بێ ئەو سی ئامرازە کۆنتترۆل بکەین لە فۆتۆیەکە ئەنج ئەتوانین فۆتۆیەکی تەندروستمان دەستکەوێت. بەڵام کەسانی ئاسایی بە مۆدی ئەمانی کەوت بە کوردی هێنێکی هەیە، مرادفێکی هەیە بە کوردی مەسەلەن بڵین ئەپاچەر یعنی فەتحە، بە کوردی چۆنڵێ نازانم چۆن بڵێ بە فەتحە ئەپاچەر واتە کونی لێنزکردنەوەی ئەمە ئیشی فۆکسکردنی ئەو بابەتە سەرچیە کە تۆ خۆت ئەتەوێ بەرجەستێکی. ئایسۆ واتە کۆنتترۆلکردنی ڕووناچی. ئەمە لە هەموو کاتێکە بڵێن لە هەموو فۆتۆیەکە کە تۆی چرکێنی بێ و ئایسۆیە کۆنتترۆل بکەی. شەتەر سپید ئیشی کۆنتترۆلکردنی جوڵەیە. مەسەلەن تۆ ئەچی فۆتۆیەکە چرکێنی جوڵەیەک لەو فۆتۆیە هەیە ئەبێت تۆ ئەو فۆتۆیە ئەو جوڵەی کۆنتترۆلکەی ئیشی شەتەر سپید ئەوەیە. ئەمە مۆدی مانوێلە کە ئێمەی فۆتۆگرافەر ئیشی پێکەین. بەڵام کەسێکی ئاسایی ناتوانێت ئیشەی ئێمە بکە. پەناباتە بەرچی بەر مۆدی ئۆتۆ کە ئەمە خۆی کامێرەکە هەر هەمووی بە یەک جار بۆ ئەکات و فۆتۆکە چرکێنێ. کەواتە جیاوازی لە نێوان دیجیتال و ئەنەلۆکا هەیە کە لە ڕابردوودا زیاتر بەکارەهات. بەڵێ بە تەکید ئێمە کامێرەکانمانەیە چەند جۆرێک کامێرامانەیە وەکو SLR-مانەیە. ئەم کامێرەیەکە لێنزی ئەگۆڕدرێ بەڵام دیجیتال نییە و کامێرەمانەیە دیجیتالە، ئەمە لێنزی ناگۆڕێ بەڵام دیجیتالە. کامێرەمانە DSLR-ە، ئەمە
لێنزیشی ئەگۆڕێ و لە هەمان کاتە دیجیتاڵیشە و میمۆریشە وەکو هەموو ئەم کامێرانی کە ئێستا وەکو نیکۆن سۆنی کانون و لە هەمان کاتە سێنسەری فۆڵفرینمانێ و لەگەڵ گروپ سێنسەریشمانەیە ئەمانە هەریەکەیان تەکنیک و ئیشی خۆی بە شێوەیەکی جیاواز دەکات. لە ڕووی فۆتۆگرتنەوەیە فۆتۆگرتن خۆی چەند جۆری هەیە؟ فۆتۆگرتن جۆری زۆرە. ئێمە فۆتۆگراف ئەبێ لە ستایلێکە خۆمان بدۆزینەوە بۆچی؟ لەبەرەوەی خۆمان بەتاڵی ئامادە بکەین بۆ ئەو ستایلی کە ئێمە ئیشی تیاکەین چونکە کامێراکە جیاوازە کامێرا جیاوازە فڵفرەممانەیە کروپ سنسەرمانەیە و فۆڵفرەم سنسەرمانێ ئێمە لەو حاڵەتە مەبەستەوەی هەر جۆرێک لە کامێراکان بۆ جۆرێک لە فۆتۆگرتن بەکارهێنرێت ئەتوانین هەموو کامێرێک بەکاربێنی بۆ فۆتۆگرتن بەڵام ئەوەی کە لە بواری ویدینا ئیشەکە ئەوەی کە لە بواری مەسەلەن خۆی حازی کردو بڵێن بۆ ئۆستایلە ئەبێ بزانێ ئەو کامێرەی کە بەکاری ئێنێ ئایا فۆتۆکی کە ئەی چرکێنێت چۆنە لە کاتی شتنەوەیە لە کاتی بەکارهێنانی تەنزیمکردنی بۆ ئیدیتکردن ئایا ئەو فۆتۆی دەستکاری ئەکرێ توانای قوت و قەبارەی ئەو فۆتۆیە چەنە بۆ کاتی ئیدیتکردن لێرە ئەو کامێرەی دەورە بینێ کە فۆڵ فرێم سنسەرە یاخود کروپ سنسەرە لێرە توان بڵێم فۆڵ فرێم سنسەر سنسەرەکەی گەورەترە لە کروپ سنسەر بۆ لەبەروی تۆ لە کاتێکە کە فۆتۆکە چرکێنی ڕووناکێکی زیاتر یەتە ناو کامێراکەوە ئەو فۆتۆیی کە ئیچرکێنی لە کاتی بڵێن ئەدیتکردنە چۆنەڵی ئەتوانی بە هەموو شێوەیەک دەستکاری بکەیت ئەمە لە فۆڵفرێمە کامرە فۆڵفرێمەکانە و هەروە لە کاتی ئیشکردنە و ئایسۆی کە بۆی زیاکەی نۆیز دروست ناکات لەسەر فۆتۆکە بەڵام کروپ سنسەر چۆنەڵی تهدید کراوە تهدیدە سنسەری بچووکە لەو حاڵەتەیە ئێمە فۆتۆگراف کە خۆمان لە چۆنەڵی ستایلێکە بینیەوە چکە ستایل زۆرە سروشتمانەیە ستری فۆتۆگرافیمانەیە جۆرناڵمانەیە خۆتان لە کام ستایلان زیاتر من خۆم زیاتر لە ستایلی سروشتە بینیوەتە بەزەمەش ئەوە ناگەێنێ کە من ناتوانم لە بوارەکانی کەشا ئیش بکەم بۆ چونکە من فۆتۆگرافم ئەبێ بەزەن ئەکەومە شوێنێکەوە نابێ بڵێم من لە بەس لە سروشتا ئیشم کردو ناتوانم ئەوە بکەم بەردەستەکەم ئەبێ زانیاریم لەسەر هەموو بوارەکانی کەشا باشە ساراخان زۆر جار ئەبینین ئەو فۆتۆگرافەرەکان جگەلەوەی کە وێنەکاگرن زیاتر پشتە بەسن بە ئیدیت و بە ئیفێکت مەرجە هەموو فۆتۆگرافەرێک ئیفێکت و ئیدیت بزانێت و کاری لەسەر بکات مەرجە بەڵێ بەڵام ئەو ئیدیتکردنە کار نەکاتە سەرەوەی فۆتۆکە پشێوێنێت ئەبێت من کە فۆتۆیەک بزەبت ئەبێ من کە فۆتۆیەک چرچێنم وەکو خۆی بەڵێ ئەبێ ئەدیدی بکەیت ئەدیدەکە تەنها من وەکو شخصی خۆم کە ئەدید یەکەم تەنها حەقی خۆی ئەیەمێ فۆتۆکە ئەدیتکردنی یاسای هەیە ناتوانانی بە هەوەسی خۆت بڵێن ڕەنگی بیتێ یاخود ڕووناکی بیتێت چۆنەڵی چۆن یاسای فۆتۆ یاسای خۆی هەیە ئەدیدی یاسای خۆی هەیە بەڵام بەو شێوەیە کار نەکاتە سەر یعنی شێواندنی فۆتۆکە بۆ مناوانی کە ویدین ئەەکەن بڕۆ بکە فۆتۆ ئەگرن کەسەکە خۆی ناناسێتەوە ئەو نەدەستکاری ئەەکەن بەڕای من ئەوە شتێکی باش نیە ئەی بوونی سەلیقە تا چەند ڕۆڵی هەیە لە چرکاندنی وێنێکە ئەگەر بە مۆبایل بێت یاخود بە کامێرا بێت ئێستا زۆر کەس هەیە کە بە مۆبایلیش وێناگرێ بەڵام وێنێکی زۆر جوانەگرێت ئەمە سەلیقە دەوری هەیە لەم بابەتانەیە بەتەکیید سەلیقە دەورێکی تایبەتی هەیە لە چرکاندنی فۆتۆیە ئایا مۆبایل بێ ئایا کامێرا بێ هەمانە کامێراشی نییە و مۆبایلی پێ و جوانترین سەلیقەی پێوەیە و بۆ چرکاندنی فۆتۆکان بەڵام وەکو تەکنیک من ئەتوانم بڵێم کامێرا دەورێکی باشتر ئەبینێ لە تەکنیکە و هەروەها خۆت دوچەنی دەردی چۆنەڵی سەلیقەی ئەو کەسەر دەورێکی زۆر زۆر تایبەتی هەیە لە فۆتۆ چرکان بڵێ کەواتە ئێستا ئەو کەسانەی کە بۆ نمونە بە مۆبایل وێناگرن ئۆپشنی زۆری تیا لە ناو مۆبایلەکە بۆ وێنەگرتن ئەگەر یەکێک لە ئۆپشنانە بەکاربێنێ یاخود بە مۆبایلەکەی وێنەیەکی جوان بگرێ فۆتۆیەکی جوان بگرێ بۆوانیش ئەوترێ فۆتۆگرافەر یاخودنا من ئەتوانم بڵێم بەڵێ ئەتوانم بڵێم فۆتۆگرافەرە فۆتۆگرافەر بە جدی یعنی سەلیقە کۆمپۆزیشن یعنیش گۆشە کە فۆتۆگرافەر ئەو سەلیقەی تیا بوو لە هەموو بوارەکانە لەو شوێنەی کە خۆی تایەتی بتوانێت فۆتۆیەک بچرکێنێ و گۆشەکەی خۆی بدۆزێتەوە بەڕای من ئەتوانم بڵێم فۆتۆگرافەر لەگەڵ کەسانی ئاسایی بۆ جێ ئەکرێتەوە کە گۆشەنیگای جوانترە
کۆمپۆزیشنی باشی هەیە و سەلیقەیەکی تایبەتی هەیە بۆ فۆتۆ. بەڵێ کەواتە هەر کەسێک کە کامێرێکی زۆر باشی بەدەستەوە بێت وێنە بگرێت بەڵام لە تەکنیکەکانی شارەزانە بێت ئەو کاتە هیچ گرفتێکی بۆ دروستە بێت یاخۆ پێی ناوترێت فۆتۆگرافەرێکی باش. بەجددی لای من فۆتۆگرافەر پێویستە تەکنیکی ئەو کامێرەیە بزانێت کە خۆی بەدەستیەوەتی. بۆ نمونە ئێستا من ئەگەر کامێرێکی زۆر زۆر باشم بەدەستەوە بێ بەڵام تەکنیکی کامێراکە نەزانم ئەتوانم بڵێم ئەو باگراوندانی کە لە دەسم ئەچێت ئەڕوات بۆ لە بەرەوەی من تەکنیکی کامێراکەم نازانم. بۆ نمونە ئەوەی کە بووم باس کردی ئەو سێ ئەمرازە کۆنتترۆلکە وایت باڵانسمانێ ئەتوانین بڵین لە وەرزەکانە ئەتوانی دەستکاری وایت باڵانس بکە یا مەسەلەن کەشەکان بارانە چۆنڵی تەماویە بەفرە تۆ ئەگەر نەتوانێت تەکنیکی کامێراکە و تەنزیم بکەی بۆ شێوەیە بەڕای من فۆتۆگراف نییە. کەواتە تەکنیکەکانیش بە پێی وەرزەکان گۆڕانکاری بەسەرا هەیە لە کامێرەکەیە کە بەکاری ئەهێنێت بەتەکیید نەک وەرزەکان کاتەکان شەو ڕۆژ باران هەور چۆنڵی بەفر ئەوە تەکنیکی خۆی هەیە باڵانسی خۆی هەیە ئەتوانێت ئەگەر فۆتۆگراف بێت ئەو تەکنیکانە بەپێ ئەو زانیاریی خۆی ئەتوانێت ڕێکی خات. کاتە لە هەموو گۆشەیەکی ڕووناکیە پێویستە تەکنیکێکی باش بەکاربهێنێت. باشە دەستەکانە خۆش ئێستا گەر باسێک لە توانای خانمان بکەین بزانین توانای خانمان چۆنە لە ئێستادا و لە بواری فۆتۆگرافیە. بە خۆشحاڵیەوە منوەکو خۆم کەیبینی مێسە توانەکانی ئافرەتان زۆر بە باشی وەرە پێشکەوتو چۆنەڵی ئەیبینم کە هەمانە من وەکو خۆم نەم کردو بەکاری پیشە وەکو خولیاییشەکەم هەشمانە کردوێتی بە پیشەی ڕۆژانەی ینی وەکو داهات ئیشی لەسەرەکە ینی بە خۆشحاڵیەوە کاتە کاری فۆتۆگرافەری بە بەڕێستان نەبوو تا پیشە نەبوو تا سەرچاوێکی داهات بیزەبت نەبەوە بە سەرچاوی داهات و تەنها وەکو خولیاییشەکەم و هەڵیشم ما و چۆنڵی بەرجەستەیەکم بەرەو ئەکادمی بوون من وای باشتر داڵێن. کەواتە ئەو کەسانی کە کردویانە بە پیشە ئەکرێت بڵێن حەز و خۆلیایان بۆی نەبووە یاخود لە ڕاستیە کەسێک حەز و خولیای بۆ کامێرە نەبێ ناشتوانێ بیکا بە پیشە بەڵام بەڕای من ئەوانەی کە کردوشیانە بە پیشە یعنی هیوادارم تەکنیکی کامێراکەیان بە تەواوەتی بەرجەستەکەن جا بتوانن ئەو حەز و چوونی خولیایان بە تەواوەتی کامڵکەن لە پەرە پێ بدەن لە بڵین لە پیشەکانیانە و جوانتریکەن کارەکانیان. بەڵێ ئەزمموی کارکردنی بەڕێستانە گەڕێتەوە بۆکە یاخۆ بڵێن چەند ساڵە لەم بوارەیە کارەکەن. من ئەتوان بڵێم لە 2005ەوە ئەو خولیام لە خۆما بەرجەستە کردووە وردە ڕۆشتوم لەگەڵیا توان بڵێم کامێرام پێ بووە دیجیتال نە بۆ کاتە فلیم بۆ کە ئەمان شتەوە جاریوە هەبوو کە فۆتۆ مەگر ئەوە نیە نەتەزانی وەکو ئێستا نەبوو دیجیتال بێ بڵێن سێری بکەینەوە بیسڕینەوە بە دڵمان نەبێ فلیم بووە شۆراوەتەوە بەڵێ بیزەڵت ئیتجاری وایە سوتاوە جار وایە ناشرین دەچوە من لەو کاتەوە توانیمە کامێرا بگرم بەدەستمەوە وردە لەگەڵ کامێرەکانە ڕۆشتوم تاکو ئەم دقەیە. فۆتۆگرافەری ئێستا ڕەنگە بەشێکیان نەتوانن ئەوە کار لەسەرەوە بکەن و کە بیشۆنەوە جارێکی تر و لە ڕێگەی فیلمەوە بێ. تەسەوڕەکەم فۆتۆگرافی ئێستا ئەوەی کە لە بەردەستیاتی وەکو کامێرە و پێشکەوتنی تەکنەلۆژیا بڕۆ ناکەم بگەڕێتەوە بۆ ئەوە ئەو کامێرە کۆنانەی کە کاتی خۆی ئیشی پێکرا و فلیم بوو شۆراوەتەوە وا تەسەوڕەکەم ێستا هەتا بەرەو تەکنەلۆژیا بچین و پەرە بدێ بە تەکنیک و کامێرەی باشتر تەسەوڕ ناکەم جاریچ کە فۆتۆگراف بگەڕێتەوە ینی ئەو چێژە نابینێتایە نایبینێتەوە چەند پێشانگای خۆی بەشداری چەند پێشانگاتان کردووە ساراخەنەگە پێشانگای تایبەت بێ بە خۆت کە کردبێتەوە یاخود پێشانگایکی هاوبەش بێ لەگەڵ کەسانی تردا. من لە 2007 پێشانگایکی تایبەتیم کردەوە بەسی فۆتۆی سروش بەشداریم کرد لە 2010 پێشانگایەک لەگەڵ حاکم قوبادی جەلیزادە لێ ڕێز و خۆشەویستیم بۆیە توانیمان بە کۆمەڵێک فۆتۆی سروش من سروشت و ئەو دەقی شعرەکانی ئاوێتەمان کرد بەیەکەوە و بەشداری 7 بۆ 8 پێشانگای هاوبەشیم کردووە. بەڵێ زۆر باشە. ساراخان تایبەت بە ڤایرۆسی کۆرۆنا کاتی کەرەنتینەکە بەڕێستان چ کارێکتان لەسەر ئەو بابەتە کردو لەسەر ڤایرۆسی کۆرۆنا و لەسەر کاتی کەرەنتینەکە هیچ کارێکتان لەسەر کردبوو؟ بڵێ بەتەکید من ئەو کاتێک کە خەڵک لە ماڵەوە بوون کەرەنتینە بوون من توانیم بچمە دەرەوە ئێمە ئەمان توانیم بچینە دەرەوە لەبەرەوەی ئێمە کامێرەمان بەدەستەوە بوو توانیم بە
چاوی کامێراکەم کۆمەڵێک ئەرشیفی تایبەت بە سلێمانی بچرکێنم کە ماوەتەوە ئێستش هەر ئەو ڕۆژەش هێنامەوە کردم بە تراکێکی ڤیددیۆی بڵاوم کردەوە بڕۆ بکە دەنگانەوەیکی باشی هەبوو چونکە بۆ لە بەرەوەی خەڵک نەیەتوانی بێتە دەرەوە تاقە پەنجەرە بوو بۆ خەڵک کە شار ببینێ و لە هەمان کاتە توانیم من ڕۆژانە ئەچوومە دەرەوە تەنها فۆتۆی ئەو کەسانم ئەچرکان کە پابند بوون تەمامک و دەستکێش و ئەوە کاتە توانی بود پابندبوونی هاوڵاتیان لە ڕێگەی فۆتۆکانتەوە بەڵێ بەتەکید و پێشنگایکی ئۆنلاین ڕۆژانە و کەسانم بڵاوە کردەوە کە پابندن تەنها عنی بڵێ نەک وەکو سیناریۆیەک دروستی بکەم تەنها ئەگەڕام بۆ ئەو کەسانی کە ئیتر مناڵ بوو ئیتر پیر بوو گەنج بوو ئەگەڕام بەناو شارە وەکو چۆنەڵی پێشنگایەکی ئۆنلاین ڕۆژانە پۆستمە کرد فۆتۆکان بەڵێ ئەوە وێنەکانی بەڕێستن پێم وابێ لەسەر شاشە ئەڕۆن ئەو شوێنە کوێیە ساراخان ئەوە پارکی ئازادی بوو لە بەهارە چرکاندم چونکە نەفسی شوێن پاییز بوو اینجا من فۆتۆکانم حەزەکەم لە هەمیشە لە دوو وەرزا بچرکێن و بیهێڵمەوە ئەمە باخی گشتی بوو پاییز ئەمەش ڕۆژی کەرەنتینە بوو ئەمە سلێمانی بەڵێ ئەمە کاتی کەرەنتینەکە بوو ئەمە چوارتایە بۆچی زیاتر ئارەزوی سروشتەکەی ساراخان زیاتر کارکردنەکانە لە باری سروشتایە خولیاکەی خۆم لەوا بینمەوە بۆی هەوڵێم بەرجەستەی کەم ئیتر بە کامێرا بێ بە تەکنیک بێ ئەبێ بە تەواوەتی خۆم ئامادەکەم چونکە بەجددی هەچ بوارێکی فۆتۆگرافی تۆ بیگری لێنزی تایبەتی خۆی هەیە کامێری ناتوان بڵێم کامێری تایبەت بەڵام ئەتوانم بڵێم بە پێ ئەو ستایلی خۆم ئەتوانم ئەو کامێری بەرجەستەکەم کە خۆم مەبەستمە بۆ ستایلە بەکاری بێنم بەڵێ لە کاتی کەرەنتینەکە توانیت جیاوازی بکەیت لە نێوان فۆتۆکان یاخود بڵێ کاتی کەرەنتینە و لە دوای کەرەنتینە بۆ نمونە ئەگەر وێنەیە کرد لە کاتی کەرەنتینەکە بۆ ئەو جادەیە کە بینیمان لە دوای ئەوە جارێکی تر چوو بێتیتەوە هەمان شوێن وێنەت گرت بێت و لە هەمان گۆشەوە وێنەت گرت بێت وەکو جیاوازێک لە نێوان کاتی کەرەنتینە و دوای کەرەنتینە ئەوەت کرد بەڵێ بەتەکید من زیاتر ئیهتیمام بە کەرەنتینەکەیە کە ئەو کاتە ئەو جادانە مەسەلەن چوونەتە ناو بەردەمی مزگەوتی گەورە کە دەرگای مزگەوتەکان داخراوە دەرگای کلەسەکان داخراوە من حەزم کرد ئەوە کە قەت ڕووی نەیەوە یعنی لەوەتی ئێمە هەین ئەوە ڕووی نەیەوە کە ئەوەم ئەرشیف کرد ئەتوانم ئێستا بڕۆم لەو کاتە ئەوە هەموو کاتێک ئەتوانم ئەوە بکەمەوە بەڵام تاکو ئێستاوەم نەکردووە بەڵام کەرەنتینەکان هەر هەموم بەرجەستە کردووە بەڵێ ئەگەر ئەوەشکەیتە ساڕەکان شتێکی زۆر جادە ساراخان لە ئێستا لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و لە سۆشیال میدیا وەکو شوێنێکی لێ هاتووەکو پێشانگایکی لێ هاتۆ بۆ فۆتۆگرافەرەکان ئەمە چۆن ئەبین یاخود سۆشیال میدیا تا چەند هاوکاری فۆتۆگرافەرەکانە لەو بارەیە خۆتان کار لەسەر ئەواکەن یاخود بەتەکید من سۆشیال میدیا زۆر بەکارێکی چۆنەڵێ کارێکی زۆر گرنگی هەیە لە بوارەکەی ئێمە بۆ نمونە من فۆتۆیەکە چرکێنم ئەگە سۆشیال میدیانە بێ من پۆستی بکەم ینی بەو لەحزەیە ناتوان بڵاو بێتەوە من لە چ ڕێگەیەکەوە فۆتۆکانم بە خەڵک بناسێنم لە چ ڕێگەیەکەوە بۆ نمونە سەردەمی کەرەنتینەکە من ئەو ئیشانم کردووە ئەگە سۆشیال میدیانە بووە ئەو ئیشانەی من چۆن ئەبینرا لە کاتێکە هەموو کەسێک لە دەرەوە بوو قەدەغی هاتوچۆ بوو من سۆشیال میدیا بە زۆر گرنگە زانم لە بوارەکەی خۆماوەکو فۆتۆگرافی بەڵێ ئەمە دیوە باشەکانی وکە بەڕێزت باسێکە ئەی بە دیوە خراپەکەی تا چەند هاوڵاتیان یاخۆ ڕەنگە فۆتۆگرافەرێک کە نەتوانێت ئەو وێنەی مەبەستێتی ئەو وێنەی کە بەڕێستان چرکاندوتانە بیکاتەوانێ فۆتۆکی بەڕێستە بات و ناوی خۆی لێنووسێ چەند تا چەند دووچاری ئەمە بوویتێتەوە بەڕاستی ئەوە کێشەی هەموو یەکێکە لە ئێمە من کە فۆتۆیەک پۆستەکەم لە ئایدەکەی خۆمەوە لە فەیسبوکەکەی خۆمەوە لۆگەی خۆمی خەمە سەر ئەوەی کە ئازاری ئێمەیە و عەزیەتی ئێمەیە ئەوەیە کە فۆتۆکە من بە پەبلیک دانم لەو کاتە لە مڵکی من دەرەچێ بەڵام کە من پێشکەشی تۆم کرد بوو بە مڵکی تۆ ژووک و خۆی بیگەێنە ئەیبینم لە پیجەکانەوەکە خۆتی لەسەر بێ لە پیجەکانە لە مەسەلەن لە گروپینەکانە بەکاری ئێنێ بەکاری بێنم من لەگەڵتام بەڵام تکای وەکو خۆی بیگەێنە لۆگۆکەی منی لێمەکەرەوە یا ئەیقرتێنن یاخود ئەیکەن بەهی خۆیان یاخود بڵاویەکەنەوە ینی هیچ شتێک ماندووبوونی ئێمە لەیە ینی هەستەکەی کە نازام هیچ نەکردووە ئەوەشی تۆزێ ناخۆش ئەمەش ناگەرێتەوە بۆ سۆشیال میدیا ئەمە ئەگەرێتەوە بۆ
چۆنەڵی ئاسی ڕۆشنبیری ئەو کەسی کە ئەواکات ئەگەڕێتە بۆ ئەتەکێتی کەسەکە کە ڕەنگە تۆ چەنێ بۆ ڕێگەیەکی دوورت بڕیوە چوی دوێنەیەکت گرتو ئەناوتە ئەو بە ئاسانی لە ماوەی یەک دقەیە وێنەکە بات بۆ خۆی. سارا خانۆک و دوا پرسیار کاریگەرترین وێنە لە ماوەی کارکردنتا هەتا ئێستا چ وێنەیەک هەوە کە زۆر کاریگەری لەسەر بەڕێستان هەبوو بێت و وەکو شتێ بڵێ لە بیرت نەچێتەوە؟ سەردەمی کەرنتینە بوو کە هاتمە دەرەوە بۆ سلێمانی بۆ هەموو جوانیەوە بۆ هەموو قەرەباڵیەوە بڕوان پێ بکە ئاوڕمەیە وە دو خۆمە ترسام یعنی کە گەیشمە لای بەردرکی سەرا و مزگەوتی گەورە بە فەقیرانە بینی لەسەر جادەکە کەوتون و ینی جاران قەرەباڵیەکم ئەبینی سیمای شار زۆر جوان بوو خەڵکە هات خەڵکە ڕۆی دەستی فەقیر ئەگیرە ئەوە زۆر زۆر کاریگەری ناچێتەوە بیرت ناچێتەوە. دەستەکانە خۆش بە ساراخان داوتەی بەڕێزە شتێک ئەگەر باسمان نەکرێت بەڕێزت پێت خۆش بێ باسیکەی ئاماژی پێ بکەی. من سوپاسیەوەکەمەوە بەسەرکردنەوەتان بۆ دەستنیشانکردنی ئێمە لەم بوارەیە هیوادارم هەموو فۆتۆگرافەرەکان ئەوەی کە باسمان کرد جێبەجێ بکرێ وەکو تەکنیک وەکو کامێرەوە تەنانێک کە بە پیشەیەک بڵێ تەنامە پیشێم هیوادارم کاتە سەرچاوێکی بڵێ هیوادارم تەکنیکی کامێرا فۆتۆکانۆکو خۆی بگەێنێ بمانای فۆتۆگرافەر بێن نەک تەنها ناوەکەی هەڵگرت بێت. بێگومان دەستەکانە خۆش بێمان دوومان کردی زۆر سپاس ساراخە زۆر سپاس بۆ سارانامەوە کە بە ڕێزیان فۆتۆگرافەرە سپاس بۆی کە لە بەشی پرۆگرام لەگەڵی مەدا ئامادە بووین. بەڵێ خۆشەویستان بڕگەیەکی ترمان ئامادەیە بڕگەی دەستڕەنگینی کە لە ئێستادا زۆرێک لە هاوڵاتیان دەتوانین بڵین گەنجەکانیش لە ئێستادا بە خۆشحاڵیەوانێ کاری دەستڕەنگینی دەکەن ئەگەر لە هەر بوارێکدا بێ هەمووکو ئەوەی کە توانیویانە خۆیانی پێوە سەرقاڵ بکەن و لە لایەکی تریشەوە کراوە یاخود بۆتە سەرچاوەیەکی داهاتوو بژێوی ژیانی خۆیانی پێ دابینەکەن. با لەو پارێوانێ ئەو فیچەرە ببینین و دواتر بەرداوام بین لەگەڵتان. سڵاوتان لێبێ و بەیانیتان باش لە بەرنامەی دەرزەڕەنگینی ئەم ڕۆمانە فێرکاری ئەم گوارانە بەشەکەم لەگەڵتانە ڕاستە لە بازارە جۆر و شێوازی گوارە زۆرن بەڵام هەندێک جار وا خۆشترە سەلیقە و دەزڕەنگینی خۆمان بێ ئەو پارچانەی کە بەکاریهێنین و بۆ دروستکردنی ئەم گوارەیە پێویستمان بە پارچەی کریستاڵە بێت و لەم جۆرە کریستاڵە کە بم شێوازە هەیە و بۆ دروستکردنی ئەم گوارانە پێویستمان بم پارچە کریستاڵە هەیە و ئەم شێوازیان کە ئاوا لەسەر مەتر هەیە بەم شێوازە دروست کراوە و دەرزی و دەزوومان پێویستە و ئەم پارچە قماشەش تاوەکو ڕاگیری بکەین لەسەری پارچەکان. ئێستا من بۆ ئەوەی قایمتر بێ تۆزێک چەسپم بەکارهێناوە و پاشان ئەم کریستاڵە لەسەر قماشەکە ئەدورین. بەم شێوازە کریستاڵەکە لەسەر پارچە قماشەکەیان ئەدورین تاوەکو ڕێک و پێکتر و تون و تۆڵتر بێت. پاشان کە دووریمان بەم شێوازە ئاگاداری ئەم دەزوانە بن زوو گرێ دروست دەکات. پاشان ئەم کریستاڵەی تریان بەکارەهێنین کە بەم شێوازە هەیە لە بازارە هەر ڕەنگ و شێوازێک بێ بە دڵی خۆتان ئەتوانن بەکاری بێنن. من لێرە حەزەکەم ئەم دوو ڕەنگە بەکاربێنم و بیگونجێنم لەگەڵ یەکە پارچە پارچە ئەیدورین تاوەکو دەوری کریستاڵەکە پڕ ئەکاتەوە بەڵام پێویستە زۆر بە ئاگاداریەوە بیدورن. ئەم شێوازە تاوەکو کۆتایی بەردەوامە بین. ئەم نقێمە کە بە دەوری کریستاڵەکەیە ئەیکەیت
ئێستا من ئەمڕۆ حەزەکەم ئەوە نەبێ گوارەکەم بچووک بێ و زۆر گەورە نەبێ بەڵام تۆ بەدڵی خۆ ئەگەر حەزە کرد گوارەکە و گەورەتر بێ ئەتوانین چەند ڕیزێک لەم کریستاڵیان نخێمەی بە دەورا بکەیت و گوارەکە گەورەترە بێت. ئێستا من هەر ئەم حەجمەم پێویستە حەز ناکەم گوارەکەم زۆر گەورە بێ قوماشەکە ئەبڕین کوتم هیچ زایەکی پێوە نەبێت لە دەوری کریستاڵەکان تا ئیشەکە جوانتر دەرچێت. جوان جوان پارچە قوماشەکەی ئەبڕین. پاشان کە پارچە قوماشە زیایەکەمان لێ کردەوە لە دەوری کریستاڵەکە ئەم پارچەی بەکارەهێنین کە بۆ گوارە ئەبێت بە چەسە پێوەیەکەین دوای ئەوە گوارەکەمان ئامادا بێت بۆ بەکارهێنان. ئەم شێوازە کەمێک چاوەڕێکین تا چەسپەکە وشکە بێتەوە. ئەمە شێوەی کۆتایی گوارەکەمانە. ئەمەیان من پێشتر دروستم کردبوو حەزم کرد کەمێک حەجمی گەورەتر بێ ئەمەیان بچووکترە. هیوادارم بە دڵتان بێ ئەوش لە ماڵەکانی خۆتانە دووبارەی بکەنەوە. بەڵێ عزیزان لە کۆتاتەوەری پرۆگرامی ئەمڕۆمان لەگەڵتان بەردەوامین ئەویش گفتوگۆکردنە بێ لەسەر ڕۆژی شەهیدانی یەکێتی نیشتیمانی کوردستان کە 21/11 هەموو ساڵێ ئەم ڕۆژە تەرخان کراوە بە ڕۆژی شەهیدانی یەکێتی. لێرەوە ئێمە سەری ڕێز و نازش دادەنەوێنی بۆ سەرجەم شەهیدانی کورد و کوردستان و هەر چوار پارچەی کوردستان کە ئەمڕۆ 19 مانگە واتە 2 ڕۆژی ماوە بۆ ڕۆژی شەهیدانی یەکێتی. بەڵام ئێمە لە پرۆگرامی ئەمڕۆیە بە پێویستمانزانی کە بەشێک لە پرۆگرامەکە تەرخان بکەین بۆ ئەو ڕۆژە بزانین ئایا مافو امتیازاتەکانی شەهیدان و کەسوکاری شەهیدان چی بووە و چیان بۆ دابین کراوەوە لە داهاتوودا پێویستە چیان بۆ بکرێت بۆی کە کەسوکاری شەهیدان سەربەرز کەسوکاری شەهیدان سەربەرزن بتوانن ئەو پێداویستیانە یاخود ئەو داوانەی کە ئەوان هەیەە بۆیان دابین کرێت. بۆی کە لەسەر ئەم بابەتە ئەمڕۆ گفتوگۆ بکەین بە خۆشحاڵی و میوانداری دابان شەهید ئەحمەدمان کردووە کە بەڕێزیان ئەندامی مەکتەبی شەهیدان و تێکۆشەرانن. کاک دابان سڵاو لێ بێ و بەیانیت باش. زۆر سپاس بۆ ئامادەبوونێت. ئەگەر سەرەتا بۆ پرسیارە دەست پێ بکەم زانین بۆچی ڕۆژی 21/11 دیاری کراوە بە ڕۆژی شەهیدانی یەکێتی و گرنگی ئەم ڕۆژە لە چیدایە؟ سپاس دیارە سەرەتا سەر ڕێز و نوازش لە بەردەم ناو کۆی پیرۆز و بڵندی شەهیدانی ڕێگای ڕزگاری میلەتەکەمان و یەکێتی نیشتیمانی کوردستانەدا دەنوێنین سڵاو دەنێرین بۆ کەسوکاری سەربەرزیان. دیارە لە سەرەتای دروستبوون یەکێتی نیشتیمانی کوردستانەوە لەو قۆناغەدا کە یەکێتی تیا لەدایک بوو دۆخی میلەتەکەمە لە دۆخێکی تەواو لە داشکانێکی زۆر گەورە بوو بەهۆی ئاش بەتاڵی ساڵی 1975 کە تووشی میلەتەکەمان بوو. یەکێتی لەو قۆناغە هەستیارەدا لەدایک بوو و لەو قۆناغەدا کە بە بیر بە بەرنمەیەکی نوێ تۆپمەوە هاتە نێو کۆڕی خەبات تاکو بەپێی قۆناغە مێژوویەکان لە هەر قۆناغێکە پۆلێک شەهید یان دەتوانین بڵێن لە هەر ڕۆژێکات چەند شەهیدێکی داوە وە وەکو 21/11 ئەمە تایبەتمەندێتی ئەو ڕۆژە گەڕێتەوە بۆەوەی کە ئێمە لە 21/1976 پۆلێک لە شەهیدەکانمان خاڵە شەهاب و هەواڵانی لە سێ دارە دران و ئەم 21/11 پیرۆزیێکی خۆی هەیە ئەویش ئەوەیە کە چیتر زیندانەکان نەبوونە هۆی ئەوەی کە میلەتی کورد و یەکێتی نیشتیمانی کوردستانیش لە خەباتی وە لە شۆڕشی داببڕن بۆ زیندانەکانی کوردە قوتابخانەیە بۆ جۆشدانی شۆڕشی نوێ و
گەشتکردنی مەشغەڵی شۆڕش. بڵێ باشە کاک دابان تایبەت بە ماف و ئیمتیازاتەکان پێم وابێت لە ڕابردوودا زیاتر ماف و ئیمتیازاتەکان لەلایەن حیزبەوە یاخود بە ئەرکی حیزبدا دەنرا بەڵام لە ئێستادا زیاتر لە لای حکوومەتە وەزارەتێک هەیە بە نایوەزارەتی کاروباری شەهیدان و ئەنفالکراوان کە ئەرکەکە زیاتر لە لای ئەوانە بەڕێستان وەکو کەسوکارێکی شەهید جگە لەلایەنە حیزبێکە تا چەند لەو ماف و ئیمتیازاتانە ڕازی دیارە ئێمە ئەگەر وەکو کادرێکی حزبی قسە بکەین توانین بە شێوەیە قسە بکەین بەڵام ئەگەر وەکو کەسوکارێکی شەهید ئەوە شتێکترە حەزەکەم سەرەتا بە زمانی کەسوکاری شەهیدان لەسەری بەدوێم و ئەو دۆخەی کە تێدان پێشتر هەندێک ئیشکراوە لە چوارچێوەیەکی سنووردارە و حەزب ینی پێش ئەوەی کە ئەو ینی ئەو حکوومەتە بەو شێوەیە دروست ببێت تا ڕادێک توانی کۆمەڵشتی سنووردار بکە و ئێستا ژمارەی شەهیدەکانیشمان زۆر زۆرە ینی بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان کە 20,000 بەرەوسەرەوەیە ئێمە توانای حەزب بۆ ئەمە سنووردارە دواتر ئەم شتە کە چۆنە و مؤسسەی حکومی ئەوانەوە یاسادانراوە بە پێ یاسا ئەوانە کۆمەڵ ماف و ئیمتیازات ڕێکخرا لە چوارچێوەی یاساکان ڕێکخرا ئەوش یاسای ژمارەنەوەی ساڵی 2007 بوو لەو یاسایە کۆمەڵێک ماف و ئیمتیازات ینی ئەوە هەبوو باش بوو ینی زۆر هەرچەنە لە جێ خواستی کە سوکاری شەهیدانە نەبوو بەڵام باش بوو تا قۆناغێک بەڵام لە ئێستا لەم دۆخە قەیراناویەی کە لە دوای ساڵانی 2013 ئەوانەوە دەستی پێکرد ینی دەتوانێت بڵێن قورسترین بارودۆخ لەسەر شانی کەسوکاری سەربەرزی شەهیدانە بە تایبەت لەبەرەوەی ئەوانە وەکو کەسێک نییە کە مووەزەف بێت یان مؤسسەیەکی ترە ئەگەر و باوکە ما بێت توانێت لە دوای کارەکەی تری چه کارێکی تر بکات لە دوای پیشەکەی حکومەکەی بەڵام ئەوانە کەسیشیان نەماوە ینی تۆ لە دۆخێکی زۆ زۆر ناخۆشان دواتر ئەم ساڵی ڕابردووە ئەوە بەرە کۆتایە چین پرۆزە یاسای چاکسازی کە ئەم حکوومەتە هێنایە نێو باس و خواستەوە و لە پەرلەمانەوە دەنگی لە سەردرا و ئەوە پرۆژە یاسایەک بوو ینی دش بە کەسوکاری سەربەرزی شەهیدان بوو دش بە مافۆتیازاتەکان ئەو یاسانی کە لە ئێستایا هەیە پێویستی بە هەموارکردنەوە هەیە یاخود تەنها پێویستی بەوە هەیە چەند خاڵێکی تری بۆ زیاکرێ تەبانە و یاسای ژمارەنەوەی ساڵی 2007 نەقسی زۆر بوو ینی کەمەکورتی زۆر زۆر بوو ئەو دواتر کەمەکورتیەکانی بە بڕیاری ئەنجومەنی وەزیران و ئەوانە ئی نەکرا ینی بەڕێکرایانی ئەو کەمەکورتیانە پێ پڕەکردەوە بەڵام ئەم پرۆژە یاسای چاکسازیەکە هاتووە لەم پرۆژە یاسا تعامل لەگەڵ ئەو یاساکە تعامل لەگەڵ بڕیارەکانە ناکە یعنی ئێمە وەکێتی نیشتیمانی کوردستان ئەگەر و پرۆژە یاسا جێبەجێ بکرێت ڕەنگە 5,000 شەهیدمان موچەی ببڕێ لەبەر چیش ینی لەبەر ئەوەی ئەو شەهیدانە لە پرۆژە یاساکەی ساڵی 2000 لە یاسای ژمارەنەوەی ساڵی 2007 ئەوەیە ئەڵێ ئەبێ لە ڕوبەڕووبوونەوەی چەکداریە شەهید بوو بێت دواتر بە شەهید حساب بکرێت بەڵام یاسایەکەیە کە ئەو کاتە کاکە عومەر فەتاح سەرۆکی ئەنجومەنی وەزیران بوو بە بڕیارێکی دەرکردووە ئەم بڕیارە وەکو یاسا کاری پێکریا بڕیارەکە ئەڵێ تێکۆشەرانی کۆچ کردوش هەمان ماف و ئیمتیازاتی شەهیدانی سەنگەریان گرێتەوە ینی وەکەوەی کەسێک کە پێشمەرگە بێت تێکۆشەرێکی کۆن بێت کە دواییان دێت ینی نمونەمان زۆرە کە بە نەخۆشی کۆچی دوایی کردووە هەمان ماف و ئیمتیازاتی شەهیدانی سەنگەریانی گرتەوە بەڵام لەم پرۆژە کامیان بەڕاستەزانن ینی ئێمە یاساکە یاسای ساڵی 2007 لەگەڵ ئەو بڕیارانەکە دەرچوو بوون باش بوون بەڵام ئێستا ئەم پرۆژە یاسا دێت چیەکە دێت لەگەڵ یاسای ساڵی ژمارەی 2007 تا تعاملەکە لەگەڵ ئەو بڕیارانە تعامل ناکات ینی ئەو بڕیارانە پڕکردنەوەی ئەو کە لێنانە بوو کە لەو پرۆژە یاسا هەبوو بەڵام ئێستا تعامل لەگەڵ ئەو بڕیارانە ناکات دێت لەگەڵ یاسای ژمارەی ساڵی 2007کە ئەمە خۆی بۆ خۆی فراغ دروستە بێ خەڵکی زۆر زەرمەند دەبن کە سوکاری شەهیدان زۆر زەرمەند دەبن دواتر کێشە بۆ وارسەکانیان دروست بووە سەرەنە وارسانی کە تەمەنیان لە خوار 63 ساڵەوەیە موچەکانە بڕێ دواتر کە ئەم موچە ئەبڕێ موچەی کە سوکاری شەهیدان ئەبڕێ ینی موچەی ئەو هەموو
شەهیدانە ئەبرێکە لە ڕوبڕبوونەی چەکداریا شەید نەبوورە بە نەخۆشی کۆچی دویان کردو بە کاتتابان لە ڕووی موچۆ یاخود لە ڕووی مافو امتیازاتەکانەوە هیچ جیاوازیەک هەیە لە نێوان مافو امتیازاتەکانی شەیدەکان بە شێوەیەکی گشتی بەڵێ جا بە ئەوە این بکەم کاتمان کەمەوە بۆی ئەمەوێت فریاکە بڵێ جیاوازی موچە زۆرەیە لەبەرەوەی پارتی دیموکراتی کوردستان ئەوان شەهیدەکانی ینی هەندێک بەشێکیان شەهید نەبوونە ئەنی لە ڕوبیج ڕوبڕونەیەکی چەکداریا شەهید نەبوونە بەشێکیان ئەوانە بە بڕیاری تایبەت و نهێنی کە تا ئێستا برارانە لە وەزارەتی شەهیدانیشانین بە سەدان و بە 600 و بە 400 و بە 500 ئەوانەی خۆیان هەمووی بە مانگانە ملیۆن و 200 ملیۆن و ئەوەنە ئەوە ئینی کردو ئێمە شەهیدمانێ شەیدی پارتیزانە کە لە قۆناغێکی هەستیارا بوو کە میلەتەکەمان لەو پەڕی خراپیا بوو کە یەکێتی نیشتیمانی کوردستان دووبارە خەباتی چەکداری بە شێوەی دەست پێ کردەوە و خەباتی پارتیزانی دەست پێ کرد ئەو شەیدانە هەیەی لە پارتیزانیا شەید بۆ مانگی 500,000 موچەیە یاخود لە دوای ئەوە ئێستا شەهید هەیە کە پلەکەی بۆ چاکرابێت بەڵام موچەکەی بۆ نەبەسترابێت ئەوانە بەو شێوێنە ئەوانەی کە پارتی ئەوانەی خۆی کردووە هەندێکی هەر نازانین لەسەر جدیهەتێک موچەوەرەکردن ینی هەندێشتی زۆ ناڕوونەیە بەڵێ ئێمە کێشەی زۆر زۆری پلەمان هەیە ئەو وەزارەتە کە ئێستا هەیە ئەو وەزیرەی کە لەوەیە ئەو بەڕێزە بە هیچ شێوەیەک یەک ئیمزای لەسەر هیچ شتێکی ئەوانەی یەکێتی نەکردووە بە هیچ شێوەیەک بۆچی یعنی لەبەر ئەوەی تیمی ئێمە زۆ لاوازن لە حکوومەتە توانای بڕاردانیان نییە ینی ئەوانە هەرچیان بێت ئێپەڕێنن و لە وەزارەتەکە جاران ئێمە بەشێکی باشی بەڕێوبەراتیمانە بوو سەرۆکی دیوان هەمانە بوو چیمان هەبوو ئێستا وەزیرەکە لەلایەنێکی دیاریکراوە بریکاری وەزیرەکەش لەلایەنێکی دیاریکراوە ئەم دوانە ئەنی هیچ کارێک کە تاکو ئێستا لە سنووری محافەزەی سلێمانیە بۆ کەسوکاری شەهیدان و بە تایبەت ئەوانەیە کێتنجی نەکراوە دەیان کتابمانەیە لەسەر لە بەرزۆکردن لەوێ وەستاوە تاکو ئێستا هیچینێکی ئەوەی نەکردووە بۆی پلەکانیان چاک بکرێن پلەکان هەیە شەید بۆ پلەکەی خۆیان پێ نەداوە هەیە ینی بۆ ئەو پلانە چاک بکرێن ئەوە نیان کردەوە تاکو ئێستا خەتی لەسەر وەرەقە نەداوە بۆ ئەوە بە هیچ شێوەیەک لەم کابینەیە کابینە نەبووە وەکو ئەو کابینەیە دژی ماف و ئیمتیازاتی کەسوکاری شەیدان بێت و لەگەڵ ئەوان کە لێشی وەگرن نەک بدەن کاتمان زۆر کەماوە بۆ پێی کە بەڕێستان ئەندامی مەکتەبی شەیدان و تێکۆشەران پێم خۆشە باسێکیش لە کار و چالاکیەکانی مەکتەبی شەیدان کە بزای مەکتەبی شەیدان چی کردووە یاخۆ چی بۆ شەیدان و کەسوکاری شەیدان کردووە دێرە مەکتەبی شەیدان و تێکۆشەران ئەگەر لەبەرەوەی موسسەیەکی حزبیەوە یەکێتی نیشتیمانی کوردستانە ئێمە وەکو پێێتم و سەرەتا شتوانەیەکی سنووردارمانەوە بەڵام ئیشی باش ئەکرێت بە بەردەوام ڕۆژانە ئێمە مەکتەبەکەمی مەکتەبێکی خەدەمیە بە بەردەوام لە هەموو ئاستەکانە لە هەموو ئاستا خزمەتگوزاریەکانە بە بەردەوام هاوکارین بەپێ ئەو توانە و ئەوەی کە هەمانە لە ڕووی چارەسەری تەندروستی و ئەوەی خوێندنی مناڵانی شەهید و ئەو پێویستیانەی کە ڕۆژانە دێنە لامان سەردانەکەن ئیتر ئەوەی بەپێی توانا و ئەوەی خۆمانە بە بەردەوام لە خزمەتیان نبووینەوە و بەردەوامیشە بین و ئەو بارەی کە حکوومەت کە خۆی لێ دەرباز کردووە و ئێستا داوێتێ ئەوەی ئۆرگانە حزبەکان ناچارن ئەوانە بکەن و ئێمەش ڕاستی ئەرکی سەرشانمان زۆر زۆر قورسە لەبەرەوەی ڕێژێکی زۆر زۆر شەهیدمانەیە و ئەو توانە مادیەی کە لە بەردەستی موسسەکە شایە زۆر زۆر دیاری کراوە ینی ناتوانین بە باشیش ئەوە بکەین ینی بەڕاستی پێ بڵێم بڕۆی لۆدەکە زۆر پارساڵ هەوڵتانەیە بۆکردنەوەی مۆنۆمنت ئەویان گەشت بکوێ ئەو بیرۆکەی ئەو پرۆژەیە گەشت بکوێ ئێمە هەموو ینی بەرنامەمان هەبوو لە هەموو مەحافەزەیەکە مۆنومنتێک بۆ شەهیدان بکرێتەوە یان لە ئیدارە سەر بەخۆکانە بۆ ئەوەی لەوەی تر هەموو ئەو شتانی کە پەیوەندیدارن بە ئەرشیفی شەهیدانەوە بپارێزێ و لەوێ بگرێت بەڵام وەکو پێم وتی بەهۆی ئەو دۆخە قەیراناویە ینی ئابوووریەوە کە دروست بووە تاکو ئێستا بەڕاستی هەموو بەرنامەمانەیە بەڵام نەمانتوانیوە بە باش پێی ئەمستین بەڵام وەکو دوای
ئەوە کۆنگرێکێتی نیشتیمانی کوردستانیش بەرنامەی باشەیە بۆ خزمەتی کەسوکاری سەربەرزی شەهیدان. بەڵام دیسانە بەهۆی کۆرۆنا بەهۆی قەیرانی داراییەوە نەتوانراوە ئەو خاڵە گرنگانە ئەنجام بدرێن. کاک دابان لە کۆتاییە کاتمان زۆر کەماوە پێم خۆشە باسێک لەوە بکەی بزانین کەسوکاری شەهیدان چیان پێویستە کە ئەوەی بۆیان نەکراوە لە داهاتوە بۆیان بکرێت. وەکو پێتم و دێمە بە حکومەوەی هەڵقوڵاوی ناو ئەو معاناتانین ینی ئەزانین لەوەی لە خراپترین دۆخان چی نییە لەو کۆمەلگای وەکو کەسوکاری شەهیدان ئەوە دۆخیان خراپ بێت و لە کاتی کۆمەڵی مناسەبات و ئەوانە ڕەنگە لە چوارچەوەی کۆمەڵی دروشمە ئەوە بکرێن بەڵام بەداخەوە کە هیچ خزمەتێکیان نییە ینی ماڵی تیان نییە دوان نەخۆشیەک دوو نەخۆش ئەوەی نەبێت بەداخەوە ئێمە وەکو ینی وەکوکێتی نیشتیمانی کوردستان تا ئەو پەڕی کە پێمان بکرێت ئەوە هاوکارە بین بەڵام کۆمەڵی خەڵکی شێمە ینی لە ڕەنگە دوور بن دەستیان نەگاتە ئەو ئێمە ینی ناتوانین پەیوەندێکی باشیان لەگەڵ دروست بکەین ینی ئەوکو حکومەت وازی لێنێنەوە هەر ینی هیچ وەکو پێتم بە تایبەت ئەم کابینێشە وەزیان زۆر خراپتر بووە ینی ئەو معاناتانەی هەیەە زیاتر بووە ئەو ینی بە بەردەوام ئەرکی سەرشانیان زۆر ینی گرانەوە بەداخەوە لە دۆخێکی زۆر خراپانیمە نابێ بشارینەوە بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوەی پێی بکرێ کردوەتی بەڵام خۆتان زانن توانای حزبی شوت بەم دۆخەوە زۆر سنووردارە دەستەکانە خۆش بێ. کاک دابان زۆر سپاسمان دومان کردی بەو هیوایی کە لە ساڵی نوێ بتوانن سەرجەم ئەو داواکاری ئەو مافۆ امتیازاتانی کە تایبەتە بە شەهیدان و کەسوکاری شەهیدان بۆیان دابین کرێ. زۆر سپاس بۆ دابان شەهید ئەحمەد کە بەڕێزیان ئەندامی مەکتەبی شەهیدان و تێکۆشەران سپاس بۆی کە لە بەشی پرۆگرام لەگەڵمان ئامادە بوون. بەڵێ خۆشەویستان بە یارمەتی هاوکاران و کۆی پرۆگرامی ئەمڕۆمان پێشکەشکردن هەتا سبەینێ بە پرۆگرامێکی نوێ پێتانەگەین و کاتێکی خۆش ئاسوودە بن.